عشقنا تكون صبري أيوب ملتش يا أبو قربان عمري نوحم سوانا بيا يا ورا يا ورا يا ورا يا دودو الروج يا شماوة وحكسونا يتواما من محتاجي عفويتما من محتاجي درقيتما هرتو رحمن ورحمي هرتو غفار وغفوري هرتو رزاق وصابري يا إلهي دستان بقراك يا إلهي دستان بقراك ونهبري اللي من مقراك توان بري اللي من الله الله ما شاء الله ما شاء الله ما شاء الله توانبارین ای خدای مازن تو برحمه خود گل مداب کی انشالله خود برحمه خود گل تو گل ما و همی بسرمانو همی بینر و ورگرت کردستان 24 برنامه پاشی بکت یا ربی. السلام علیکم ورحمة الله. علیکم السلام ورحمة الله وبركاته. السلام علیکم. یا الله. یوادارم همولاک باش بیت دیسان خوای گور روزو تاعت و عبادت همولاکی قبول کرد بیت. اللهم آمین. لخوشی و کامرانی دابن. ساعتی خوش برد بێتانە سەر و لەگەڵ ئێمەش بەخۆشی بنە سەر لەگەڵ دەنگە خۆشەکەی مامۆستا دەشتی دەست و پەنجە زێڕینەکانی ستافی حەز کردم مەشعرێکی گەل مامۆستا دەشتی ئەرێ بەری سێ ڕۆژەمە گوت بیوە وڵی هەر ڕێکەوتن سەرەتا خۆشە پێشی سێ ڕۆژی گوتم نازانم خۆتان حازر کردیان نە شعر ئەمە شعرێکی وەفایم دانا کە ئەو بیڵێتەوە شعرە وەفایەکەی گوتی حازر نییە کە وڵی کەس دەبووین نەتگوت لە بۆ دەنێرم لە بۆتانە نا ئەو شەوتەیە وڵی شعرێکی مەحوی هەیە هۆشیار بە بەهادا ئەوە نا ئەوە نییە شعرێکی مەحوی ئێستا بینێ خۆ هەمووی مایە دوونێ پێم گوتی دوونی پێت گوت سبەی ئینشاڵڵا ببوورە مامۆستا خراپ چاوی سۆر کردەوە یا الله خێراتە دا ئینشاڵڵا بەس بۆ شعرێکردنێ پۆشینکی یا الله سلام علیکم تحذير التحذير پاشی و ششه خود حس کتم دیف شود دیال و دومین جبرچه از هر شف مثلا برای مجی بحث جمهوریت که داب ام بیرای کدو بینین وقتی ام جمهوریت بیشین زیادتر میروف هشیار بد سکه پاشی و ششه یعنی ام کتینات روزیا ششه دا زیکو دار باز بن انشالله خدا قبیل کد وقتی وصل جمهورک زیادتر به تو روزکش مدار باز بد ام و زیادتر خوب هیز بخین زیادتر وقتی خوری بخیم پلانا خوب مضبوط تر کین او وقتی ماموی ام باشتر بگیریم با عبادت انشالله خودش همی بسرمان قبیل کد ام یه شفت پیروز دا ام یه وقتی که پیروز دا
کەس بەحسی ئەڤروکە بکەم و 16 هەیڤۆسەیە بەرین و کەژی دیال جەماتت گوم هەندێک ڕۆژت نەخۆش بیرتین بهار و هەیڤا خوشی و نەخۆشیە مخابنی و بەشەکە زێدە شوان نەخۆشیە یازدەی ڕەمەزانەکان لێ ئیشڵا خودێ بکتە نەوروزەکە خوش و تژی خێر و بەرەکەت و 16 سێژی بەحسی حەلب چێتکین چ جۆرەوان نەخۆشیانش بیر نەکینە بە سەرێمە داهاتین یعنی ئەف خۆشیە هەکەم یا کێمژی بتن و کە ئەم تێدا ئەم بزانین هۆ سافسانەهی نەهاتیە گەلک زڵم و زۆرداریە المەهاتیەکردن و ئیشڵا خودێ خۆشیە بێلت و خۆشیە زێدە کرد چ جۆرەوان نەخۆشیامش بیر نەکین کۆ سەرێ ملەتێک کوردەهاتین ئامین ئیشڵا ئینشاءڵڵا بەحسێ کۆمەڵگە هێوەختێ تێتەکردن هێدی دێ بچێکین حتا تێتەت ناف ماڵێدا کۆمەڵگەهێک یا باش نابێت حتا تاکب تاکێت ناف کۆمەڵگەهێدا ji bilî taka vêt xêzan baş bin hejêkirina navbeyna xêzana da hejêkirina navbeyna jinûmêra da hejêkirina dey ku baba bû zaroka zaroka bûyê ku du xişkubra bûyê ku du ji vêrê komalgeh dest pêt kir ka heta çira de hînsên komalgeheka baş bin ve elhemdulîla çunkî xêzan ya rêkopêket nav milletê me da elhemdulîla komalgeheka rêkopêke me ageh ji xwe heye me ageşê ku du heye ev şeva xwedê hez kir devî babatî beheskîn jî ez berfirehtir beheskim پەیوەندیات ناوە خێزانێدا یانژی پەروەردەیات ناوە خێزانێدا دەبێت چۆن بێت چاواتێ بەحسکردن چۆن باسکراوە لە قورئان و فەرمودەدا لە شریعەتی ئیسلامدا پێویستە چۆن بن تربیەت و پەروەردە لە نێو خێزاندا بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی پێشکەوتوو هەروەکو ژوان ئاماژەی پێدا لە سەرەتا هەمووانە لە خێزانەوە دەست پێ دەکات سەرەتا لە تاک و دوایش خێزان ئەمە ڕنگدانەوەی دەبێت لەسەر کۆمەڵگایەکی تەندروست و باش بۆ درێژەی ئەم بابەتە و گفتوگۆکردن بە تەواوی لەسەر ئەم بابەتە ئەفشەوە بەری ئەم مامۆستای میێوانکین و مامۆستایەکی گەلێکی عەزیز ئەفشەوە میێوانێ me خۆشحاڵی و یعنی میێوانداریە me vêcarê ku qebîl kiriye berî em mamoste bînîn axiftina xelkî girêdayî vî babetî çi ye vêcarê mayka Kurdistan bisçar xelkî bû me axiftiye ka çawa behsa peywendiyat nava xêzanê hejêkirina jinûmêra datkin em guhdar bîn û piştêngê xwedê hez kir gel mamostaya ayînî vê babetî zêdetir beheskîn çavarê bin kê mamostaya ayînî ev şeve mêvanê me فەرمون مەولانەی ڕۆمی دەڵێت ئیشقەکە لێی شوێنێکا جێگای نەدەبەوە جگە لە دڵدا نەبێت هاوسەرەکان لە مانگی ڕەمەزاندا پەیامی جیاوازیان بۆ یەکتر هەیە وەڵای هاوسەرەکەم چی بەڵێم ئەڵێم لەخوا بجەسەوە ڕۆژوو بگرە و نوێشکە و تەعاتی خوا بکەوە لەخوا بپارێتەوە بەش خوا بمان پارێزێ و خوا لامان لە بەڵام سبەتی خراپ بوو خوا ڕسما باتێ و لەو دنیا بێ بەش نەبین و ئەتە ئاوا پێڵێم یارمەتیە دەم و سەعادەیەکەم و ئیشی بۆکەم و جاجار ئەتە ئاوای هیچ بکەم چی بۆکەی بۆ هاوسەرەکەت وەڵی قاپە قاچاقی بۆ کۆکەبەوە و جێگەی بۆ هەڵگرم و جێگەی بۆ داخەم و تۆ زەی ناکۆکە و نەخۆشە و یارمەتیە دەم و خۆی هاوسەر شتێکی مقدسە و ڕەمەزانیش هەم مقدسە ڕەمەزان شتێکی پیرۆزە ڕەمەزان شتێکی جوانە ڕەمەزان دەتوانم بڵێم یەکێکە لە دینەکانمان و هاوسەریش ئەتوانم بڵێم یەکێکە لە خۆشەویستەکانمان لەبەرەوە ئەگەر ڕێز لە هەردووشیان بگری ئەوە ڕێزە لە خۆتی ئەگری کە ئەڵێم گردنی ئازامێت جوانترین خۆشەویستیە لێرای من هیچی کەم نییە لەوە زیاتر بۆ ئەوەیکەوە بتوانم وەکو وشەیەک پێی بڵم خۆشمێ منەڵم گردنی ئازابێ هەورامیەکان بەوە ناسراون کە خێزانەکەی خۆیان زۆر خۆشەوە تا چەند وایە وەڵا من نفسێتی خۆم هەتا کوتێ ڕۆژێ ماوە لەلام بەقەدەر هەموو کەسێکم خۆشم بیستوە تا دەڕۆی ئەوە ئەمری خۆی کرد باشە چی بکەین بۆی مانگی ڕەمەزان بکەینە دەرفەتێک بۆ پتەوکردنی پەیوەندیەکانمان بە تایبەتی لەگەڵ هاوسەرەکەمان وەڵا ئینسان ئەگەرەتێ ئارەزووی هەبێ هەموو کەسێ بەدەست خۆیەتی چاک و خراپی بەدەستی خۆتە ئەتوانی ڕۆژی 1000 چاکە بکەی ئەتوانی 1000 قەت خراپ بکەی وەڵای من بە هەموو نەسەعاتی هەموو گەنجێکەکەم
هاوسەری هەبێ ماڵی هەبێ ئیسراحەتی هێ نەبێ لە ڕۆژ و نوێژی خۆیان واز نێنێ ئیسلامەتی دەست لێ بکە ئەمە ئەو عاجز نەکە. خديش تمنى همي ظلامة بو هفجينت وانا وهفجينا بو ظلامت وانا دريشكت خزان وصارك وبيك وقت بحثي هفجينت خدت تكنيان جيبي بابي بس هفجينا خو كريك وحتى انه كاجي حاجه كان هاد اللي يدا ما سر عندك هفجيناوي امري خديجي كري شلو جيبي بحجبت تمنى دريش بد انه كاد جنك بجن با نيفو كومالجي بو تشي راي جنين هاتي ورغرتن يا باش هند جرا حساب الله جداي هبت وكي اخفنا ظلامي هاتا قوتن حاجه كنا ظلامي بو جني ديار بي حتما ایدی جنجی ڕێزگرتنە کە تایبەت و حاجە راپۆرتەکە لەسەر پیاوانە کە ژنەکانی خۆیان خۆش بێت ئەرکەکە خراوەتە سەر شانی پیاوان یعنی ئەوە نییە بڵێ مەسەن ژنیش بە هەمان شێوە ئەفکارەمە دالیا بژە ئەفخۆ ژنە بژە ئەخفنا زەڵەمە وەرگرت تۆ ئینشەڵڵا خودای عەمری وا درێژ کە تۆ حەجیکردنی هەت نۆفە دۆزێ دەکرد مامۆستای ئەوینی ئەم داخواز بکەین بەخێراتنی بکەین زۆر بەڕێز مامۆستا حوسێن گردەچاڵی يا خو خير بمام عليكم السلام ورحمة الله جوامير يعني هندرين الله يبدل خير شلون الاحوال سلامت بيا باشن مامۆستای عزیز احوال باشە بەخوای دۆقی لەگەڵ مامۆستاش دەکەین ئەوە هەرچی میوانتان دێ دۆقی لەگەڵ ناکەن چۆن دۆقی دەکەین ئەوە با فەرامۆژ نەکرێنەوە گەنجانە ئەحوالتان وەزەتان باشە بواژی شوێن و جێگایەکەشتان پیرۆز بی ماشەڵڵاتان لێبێ سلامت بەدڵتە ئەو سار زۆر جیاوازن بەڕاستی سلامت بن بەخێر یا خۆ مامۆستا سحاتت کووە تەندروستی زۆر سپاس لەگەڵ ڕەمەزانێک کوی ڕۆژ و تاعات و عیباتی هەملایەکمان قبول کە یاخوا یاخوا بەخێر بێ زۆر سپاس ئاوادانت کردەوە خۆتان بەڕاستی ئەو ساڵ کوردستان 24 ئەو بەرنامەی زۆر جیاوازە هەم جەنابی مامۆستای میوانی هەمیشەی بەرنامەکەی لەگەڵ ئەو ستافەی و شوێن و جێگایەکەشتان گۆڕیە شتێکی زۆر کوردەواریتان دروست کردیە و سیما و ڕووساری ئێوەش ینی خۆشی و جرۆشێکی زۆری دایتە بەرنامەکەی و خەڵکێکی زۆریش بینەرتانە سپاس بەخوای گەورە ڕێز و تەقدیری میوانەکانتان زۆر لەلایە بابەتەکان زۆر بابەتی خۆشن ئەو بابەتانە نین کە خەڵکانێک ڕەمەزانان مامۆستای بەکار دەینن بۆ ئەکتیڤبوونی تەلەڤیزیۆن و بۆ پەیج و سایتەکانیان بۆ ئەکاونتەکانیان هەداوەکو خەڵک زۆرترین قسەی لەسەر مامۆستای ئاین و لەسەر ئیسلام بکە نەک لەسەر خودی بابەتە گرینگەکانی کە پێویستە ئەمڕۆ لە کۆمەلگادا ئاماژەی پێ بکرێ جیاوازیەکەی ئێوە لەگەڵ خەڵکی تر ئەوەیە بەڕاستی گەلک ئەمانجامەجی هەر ئەvە بیل دەست پێکی خوددا حەسکە دێر سەر بەردەوە بین بەس کەیفۆمن ڕاستی گەلک هۆت خودت تعالى وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان أخفتنا مامۆستای وەکی خەڵاتێکی مۆزنە بوو هەموو پشگیریەکە مۆزنە ئیشڵان بشین ئەو بارێگرانی مە هەلگرتیان بشین بەردەوام هەلگرین و بێ پێوامە بدرستای بگەینی ئینشاءالله ڕازی بەتیشڵ بجا برۆ دەست پێ بکە و بابەتێ مە یەش هەمیوە مهمترە مۆزوع خۆشەویستی والله هیچ شتێک بێ خۆشەویستی دەبی بێگومان ینی هەتا عیبادەت کە ئینسان دەیکاتن بەبێ خۆشەویستی ئەو عیبادەتە ئەنجام نادرێ خەوفەن وەتەمەع ئەگەر ئەنجامیش بدرێ دەکرێ بڵێن بەتاڵە ئەگەر ئەو حوبەی تێدا نەبی بەڵێ خۆی ڕابعی عەدەویە قسەیەکی زۆر جوانی هەیە دەفەرمێ من عەشق و ئەوین و شەیدای خوای پەروەردگارم من لەبەر خاتری چوونە بەهەشت عیبادەتی خوا ناکەم لەبەر خاتری دوورکەوتنەوەشم لە دۆزەخ عیبادەتی خوای پەروەردگار ناکەم و خوا ناپەرستم بەڵکو عەشق و ئەوین وای کردووە کە من خوای پەروەردگار بپەرستم جا ئەوەی کە عیبادەتی بۆ خوای پەروەردگار دەکاتن یان ئینتیمای لە بۆ هەر شتێک هەیە جگە لە بابەتی عیبادەت ئەگەر خۆشەویستی لەگەڵدا بێ زۆر باشتر و چاکترە ئەوەی لەگەڵیدا نەبێ یعنی چونکە ئەو خۆشەویستیە وای لێ دەکات تەواوی هەڵسوکەوت و مامەڵەکردنی ئەو ئینسانە ڕاستە ڕێ بکە دەڵێ ئین المحب لمن يحب مطيع ئەو کەسێکی خۆش دەوێ هەوڵ دەدا تەواوی ینی تەواوی مامەڵە هەرسوکەوتی گوێڕایلی ئەو کەسەی بیتە نەک لە ئەمر و فەرمانەکەی دەرچی واتە گرینگە ئینسان کاتێک کە ئافرەتێکی لە ژیانی خۆی خۆش دەوێ خێزانی خۆی خۆش دەوێ بۆ نمونە خیانەتی لێ نەکا لەبەر خاتری خوای نەبی
لەبەر خاتی ئەوی بڵێ من ئەو ئافرەتەم خۆش دەوێ ڕاستە یەکەم جارە ئێمە دەبی هەست ینی سنوورێک بۆ خۆماندانین سنوورە قەدەغەکراوەکانی خوای پەروەردگار نەچێن چەند گرینگە ئینسان بڵێ ئەمن لەبەر خاتی ئەوی تەنها ئەو ئافرەتە دەبینم چاوم ئەو ئافرەتە دەبینێ بۆیە ئەمن توم خۆش دەوێت چاوم ئافرەتی تر نابینێ وەکو کابرای گوتیان هاتۆ ماڵێ ژنەکەی زۆر تۆڕە بوو لێی گوتی ئەوە تەلەفۆنی لۆ دەکەم جواب ناداتەوە دەڵێم نامەچلۆ دەنێرم ئەوم لۆ بینە ئەوم لۆ بینە لۆم ناینی ئەوە دەبی شتێک لە ژیانی هەبی خێرە کابراش فەقیرە بخۆی مەشغوڵ و سەرقاڵی ئیش و کار و کەسابەتی خۆیتی بژێوی ژیانی خۆی و خێزان و ماڵ و منداڵی دابینکە هاتەوە ماڵێ سەلامە چی کرد گوتی ئەوە ئەتوو بەچ مەشغوڵی ئەوە ئەتوو ئەمە نابینی جوانی ئێمە نابینی تام و چێژ لەو ژیانەی نابینی حساب بۆ ماڵی خۆ ناکەی پیاوەکە بێدەنگ بوو گوتی جوابم دەوە جواب بۆ قسەچی ناکەی جوابم دەوە گوتی وەڵڵاهی ئەمن لە تو زیاتر ئافرەتی تر نابینم ئایا جوانە یان جوان نییە تام و چێژیش لە تو زیاتر لەگەڵ کەسی تر نەژیاوم هەتا تام و چێژی بکەم بزانم ئافرەتێکی چۆنە چاوم بەس ئەتوو دەبینی یەکسەر لە جێگای خۆی سارد بووە قسەی پێ نما دا بۆیە ئەو خۆشەویستی و عیلاقە و پەیوەندی کە لە نێوان ژن و پیاودا هەیە هەموو چێشە و گیر و گرفتەکان لە ناو دەبا ئەگەر بابەتەکەی سەرچێکە خۆشەویستی بین زۆر باشە ئەمەش مەبەستمان ئەوەیە زیاتر لە پێشەچێکشدا هاوکارم ژوان باسی لەوە کرد کە خۆشەویستی ئەو بە شێوەیەکی گشتی بوو باست کرد لە نێو خێزاندا چونکە دوجاریش ئەمە فراوان دەبێ و پەلدە چێشێ بۆ نێو کۆمەلگا خۆشەویستێکە کۆمەلگاچی تەندروست و ڕێکوپێک و جوان دروست دەکات خۆشەویستی لە ڕوانگە و لە ڕوانگەی شریعەتی ئیسلامدا لە قورئان و فەرمودەدا پێویستە لە نێو خێزاندا چۆن بێت ڕاستە ئەوەی کە لە نێوان خێزاندا هەیە خۆشەویستی شتێکی زۆر گرینگە بەخۆی ئەساس و بنەما و بنچینەی خێزان لەسەر سێ خاڵی زۆر گرنگ پێدێ یەکەمینیان خۆشەویستیە دووەم ئیحتیمامە گرنگی پێدانە سێم احترامە هەموو عائیلە و خێزانێک لەسەر ئەو سێ بنەما و ئەو سێ بنچینە پێک دێ دادەمەزرێ دوور دەبێت لە کێشە و گیر و گرفتەکانی ژیان هەر عائیلە و هەر خێزانێک ئەو سێ خاڵی تێدا نەبێ هیچ تام و چێژێک لە ژیان نابینن ئەسڵەن خەندە و خێر و خۆشی لە ژیانی خۆیان نابینن بۆیە ئەو سێ خاڵە کە زانایانی دەرونی زانایانی کۆمەڵایەتی ئەو زانانی کە لە بواری خێزان قسەی دەکەن ئیسلام هەمووی باسی خۆشەویستیە هەمووی باسی خۆشەویستیە ئیحتیمام و احترامە بۆیە ئەو خاڵی یەکەم لە دروستبوونی خێزان لەسەر ئەساس و بنەمای خۆشەویستیە تەمەشا دەکەین یعنی لە ئیسلامدا چۆن باسی خۆشەویستی کرایە دەربارەی ژن و پیاو پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام کە قودوە و مامۆستا و چاوساغی ئێمەیە ئێمە لە ڕەمەزانان لە مانگەکانی تر هەوڵ دەدەین یعنی عیبادەتەکان لە ئیسلامدا چۆن بووە بۆ نمونە بە ڕۆژوو بوونە سونەتەکانی ڕۆژوو چۆنە سونەتەکانی نوێش چیە چەند ڕۆژ سونەتە چی بکرێ باشە بەڵام وەرە سەیری ژیاننامەی پێغەمبەر بکە عەلەیهی سڵات وسەلام وەکو پیاو لە ماڵی لەگەڵ خێزانەکانی چۆن تەعاملی کردیە چکە گومان لەوەدانە ئێمە لە کۆی 6236 ئاەتی قورئانی پیرۆز سەتان پێنجی قورئان خوا باسی عیبادەتی کردووە سەتان پێنجی قورئان باسی عیبادەتە سەتان 35 قورئان باسی مامەڵەکردن و ئەخلاق و ڕەوشتە بەشێکی زۆری بابەتی خێزانیە بەشێکی زۆری بابەتی خێزانیە جا ئەو خەڵکەی دەڵێ مامۆستادی بۆ ئیلا باسی خێزان دەکرێت لۆ باسی ئەو ناکرێت باسی بابە قورئان بەشێکی زۆری باسی خێزانی تێدایە باسی هەڵس و کەوتکردن لەگەڵ ئافرەتی تێدایە ئافرەت لەگەڵ پیاوی خۆی تێدایە باسی مامەڵە و ئەخلاقە بۆیە دەبینی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام دەستی لەسەر شانەکانی خات و عایشەی داچی ئیمانداران دانایە دەفەرمی ڕەحمەتی خوا لێ بێ ڕەحمەتی خوا لە باوکت بێ ڕەحمەتی خوا لە خۆت بێ بەڕاستی خۆشم دەوێ شانازیت پێوە دەکەم دەبینی لەگەڵ خەڵکی تری ژوا بووە لە ناو خەڵکی ئێستا راپۆرتەمان بینی دەستان خۆش بی بۆ ئامادەکردنەکەی ئێمە هەمومان واین لە دەرەوە کێشەمان نییە ئەسڵەن ئافرەتی کورد زۆر گلەی لە پیاوی خۆی هەیە دەڵێ لەگەڵ هەموو خەڵکی باشە لە ماڵێ وانە دەڵێ ئەگەر پیاو ئەوەی لە دەرەوە دەیکە لەگەڵ خەڵکی تر بە قوربانت بم بە خێربێ سەرچاوم گیانەکەم بە تەلەفۆنی لە ماڵێ وانە پێچەوانەیە پیاویش گلەی لە خێزانی خۆی هەیە دەڵێ بۆ هەموو خەڵکی خۆی دەڕازێنتەوە لە ماڵێ بۆ من خۆ ناڕازێنتەوە بژمارەکردنە بازاڕە خوتوبێ نازانم چی هەمووی مکیاج و هەمووی خۆڕازانەوە دێتەوە ماڵێ پێچەوانەیە وانە بۆیە ئەو گلەیە کە لە دەرەوە هەیە ینی لە پیاوان لە ژوورەوە وانین پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لە دەرەوە ژوای کردووە لە دەرەوە لە ناو خەڵکی فەرمووی خەڵکینا دەزانن من چێم خۆش دەوێ
وتیکان چی ئەی پێغەمبەری خوا فەرمووی عایشەم خۆش دەوێت واتە شانازیکردن بە خۆشەویستی خێزانەکەی لە ناو خەڵکیش ڕایگەیاندووە کە خۆشم دەوێت ئێستا خەڵک هەیە پێچەوانەیە وەڵامی هەموو پەیوەندەکان دەداتەوە ئی خێزانی نەبی گرنگی بە هەموو شتەکان دەدەی خێزانی نەبی بەڵی جان پرسیارێک خۆشەویستی حەجێکردنەوە بینە ژن و میرەدا دەستپێکی حتا مرنەوانە گرێدای ئەرک و مافایە سەر ئێکودول بەرامبەر ئێکودو یانژی خۆشتڤیاتی و حەجێکردن جهەکێ بلندە ئەرک و ماف ژیت بندانە جهەکێ نزمترن زۆر جوانە ئێمە وشەی خۆشەویستیمان هەیە لەگەڵ ئاماژە بە نیشانەکانی خۆشەویستی یعنی چۆن ئەگەر کەسێک بە شتێک بڵێ بۆ منم لە حەزم لە چایە دەبی چای بخۆمەوە وایە کە دەڵێم حەزم لە چایە دەبی چای بخۆمەوە کە کەسێک دەڵێت تۆم خۆش دەوێت ئەوە نیشانەی هەیە وەکو خوای پەروەردگار لە قورئانی باز دەکا قل إن كنتم تحبون الله فاتبعوني ئەگەر ئێوە ڕاستەکەن خواتان خۆش دەوێت فەرموو لەسەر ڕێباز و ڕێزکەی پێغەمبەر بن عەلەیهی سەلام کەواتە نیشانەی خۆشەویستی خوا ئەوەیە تۆ ڕێباز و ڕێزکە ڕاستەکەی بگریە بەر ئێمە کە دەڵێن خۆشەویستی ئەسڵ وایە هەموو ئاماژەکان و نیشانەکانی خۆشەویستیمان تێدا بێ بۆ کەسی بەرامبەرمان دەبێت تێماندا هەبێ بۆ نمونە ئەگەر ئەمن بڵێم خێزانی خۆم خۆش دەوێت دەبێت ڕێزی بگرم دەبێت ڕێز دەکە سوکاری بگرم دەبێت لە کاتی ئیش و ئەو شتانی کە دێتە پێشمان دەبێت پرسوڕای پێ بکەم دەبێت کۆمەڵێک لە حەز و ئومێدەکانی بەدی بێنم جارجار پیاسەی پێ بکەم دەبێت بە جوانترین ناوی بێنم ئەوانە هەموو ئاماژەن بۆ خۆشەویستی ئەگەر تەنها وشەکە خۆشەویستی بی لە کۆتایەکەی فشەی پێدەی پڵی چیە تو هەرم ڕۆژی خۆشم دەوی خۆشم دەوی ئەگەر ڕاستەکەی ئەوم بۆ بکە چ شتێک وا دەکا ئەگەر زۆربەی ژن و مێردەکان لە سەرەتادا خۆشەویستێکیان هەیە ئیدی وردە وردەم خۆشەویستیە زۆر جار یعنی لەنێو کۆمەڵگەی کوردەواری خۆماندا بە تایبەتی ئاوای لێ دێت کەم خۆشەویستە وردە وردە کاڵ دەبێتەوە ئیدی یان نامێنێت یان کاڵ دەبێتەوە بە هەر جۆرێک ئەو شتانە چین کەوا دەکات خۆشەویستی کاڵ بێتەوە لە نێوان ژن و مێردا بە تایبەتی لە نێو مجتەمەعی خۆماندا جوانە ئەو خاڵانە چین کە خۆشەویستی نالێ ناو خێزان یەکەم شت ئەو ئافرەتە لەگەڵ ئەو پیاوەی لێک دوورن یعنی زۆر جار ئافرەت گلەی لە پیاوی خۆی دەکا دەڵێ لە ماڵە لە لامە بەڵام لەگەڵم نییە دەڵێ لەگەڵمە بەڵام لە لام نییە لە لامە بەڵام لەگەڵە من نییە یعنی چۆن ئافرەتەکە لێرەیە پیاوەکەش لێرەیە هەردووچیان خەریکی سۆشیال میدیان لێک دوورن دوورکەوتنەوە ئەو بۆشایی و فراغی دروست دەکا کەواتە یەکەم خاڵ پێویستە بۆ ئەوی تەبابن بەیەکەوە بن برادەر بن هاوڕێ دۆست بن زۆر گرنگە من زۆر معجەبم بەو پیاوەی کە لەگەڵ خێزانی پیاسەی دەکا سوحبەتی دەکا پێ دەکەن بەیەکەوە دەچن نانەچ دەخۆن باسی یادگاریەکانی خۆیان دەکەن شتی لێکتر ناشارنەوە زۆر گرنگە کەواتە خاڵی یەکەم بۆ نەمانی ئەو خۆشەویستیەی ئەوەیە لێک دوورنەوانە خاڵی دووەم ئەوەیە ئەو ممارەسەی کە پێی دەگوترێ خۆشەویستی ممارەسەیان نییە بۆ نمونە ڕێز یەکتر ناگرن لە بەرچاوی مناڵەکانیان قسە بە یەکتر دەڵێن شانازی بە یەکترەوە ناکەن فەخر و شانازی بە یەکترەوە ناکەن یعنی ئەوە ژێکێکە لە دووریەکان کاتێک کە کێشێکی بچووکیان دەبێت زۆر گەورەی دەکەن بە پێچەوانەوە ئەگەر خۆشەویستی لە نێوانیان هەبی دەڵێ بابە ئەو هەموو ژیانەمان بەیەکەوە بەڕێکردی ئەو هەموو خۆشەویستی ئەو هەموو یادگاریە ئەو بابەتە بچووکە چیە نێوان ئێمە تێک بدا یعنی وەکو ئینسانێکی زۆر بەقووەت جسم و لاشەی شەبی برینێکی بچووکی لە قەلبی هەبی دەڵێ بابە چییە تا دەبیت و زۆر ئاسایی ئەوەی بترسێ لێی بڵێ من هەموو جسمم دادەگری و ئەو چارەسەری ناکەم تۆ هێدی جسم و لاشەی هەموو دادەگرێتەوە خاڵێکی تر ئەوەیە ئەو بۆشایی و فراغە لێک دوورە خەڵکی تر دێتە نێوانیان زۆر جاران ئافرەتەکە ئەوەندە گرنگی بە پیاوی خۆی نادا هەموو ئەو شتانی لە ژیانی هەیە بۆی بازکاتن بۆی باز ناکە کۆمەڵێک شتی لێ دەشارتەوە کەواتە شاردنەوە لە یەکتر ئێستا زۆرێک لە ئافرەتی کورد نازانی پیاوەکەی چەند پارەی هەیە نازانی چی ئیش دەکا نازانی بۆ نایەتەوە ماڵەوە نازانی هاوڕێ دۆستەکانی چێن لە پڕێکدا دەبینین تەلەفۆن دەکەێت دەڵێ نایەمەوە نازانی بۆ نایەتەوەی خۆ چێشتی بۆت حاضر کردیا خۆی ئامادە کردیا نازانی ئەو لەکوێیە مامەڵی دەکە زەرەر دەکە قازان دەکە ئافرەتەکە نازانی خاڵێکی تر ئیستیشارە لە نێوانیان زۆر گرینگە بۆ نمونە خان و دروست دەکات جلوبەرێک دەکڕی خواردن ئەمن هەموو جاری لە بەرنامەکان ئاماژە بۆی دەکەم کە سوپاس بۆ خی زۆری بەرنامەکەمان بەرنامەی کۆمەڵایەتی خێزانیە دەڵێم ئافرەت شوی هەر لێدەنێ وایە هەر لێدەنێت شوێ لێدەنی بەڵام زۆر گرینگە نامەچی بۆ ڕوانکەی بری ئەو ڕۆ حەز لە چییە ئەو ڕۆ حەز لە شیوە چیە نەک پیاوەکەی بێتە ماڵی بڵێ وڵە ئەوی ناخۆم تەلەفۆن بۆ چێشخانەیەک بکە بە دلێڤەری خواردنی بۆ بێ گرینگە پرسوڕا بە هەموو شتێک هەبێ هەتە ناوی منداڵەکەی
ئەوڕۆ دەچینە ئەو شوێن و جێگایگە پێت خۆشە ئەو جلو بەرگەی لە بەرکە یعنی هەموو ئەو شتانێک کە لە ژیان هەیە ئەگەر لێک نزیک بوون هاوڕێ و دۆست بوون برادر بوون دەبینێت تو لەگەڵ کەسێک برادری 50 ساڵ برادری لەبەر ئەوەی زۆربەی ئاڕا و بیر و بۆچوونەکانتان یەکە هیچ لە یەکتر ناشارنەوە ئەو دەزانێت تو چ دەکەیت چ ناکەی پارەت چەند هەیە دەچێت چێندەر برادری چی هەموو شتەکانی تو دەزانی ئەلمەڕ و عەلا دینی خەلیلی ئەو خۆشەویستی و هاوڕێتی ئەگەر لە نێوان ژن و مێردیدا هەبوو هیچ شتێک کاریگەریان تێناکات مامۆستا ئەم دەینە سەر حەجێککردە دایکەوە بۆ زۆر و یا زۆر و کۆژی بۆ دایکەوە بەس ئەس بێت پرسیارەکەی بکەم بەری بچمەوی سەروی بابەتی ئەوژی مەسەلەن کیش ڕێک باشترە زەڵام شولێش دەرڤە بکرد ژنێک شولێ ماڵێ بکرد و خلاص ژن و مێراتیات ناوبێنەوە حەجێکردن زیاتر لێ بێت یانژی شولێ ناف ماڵێژی بلا زەڵام کرد ژنێک ژی شت ئەگەر شولێ دەرێ بکرد بلا بکرد و پێک بە هەر تشتێکی هاتەل بەردەستیوانە هەم ئەنجام بدن و هەم ژیانە خو دەرباز بکەن کیش ڕێک باشترە ئەوات ئیسلامێ داوت بەڵێ لە ئیسلام دەخوای پەروەردگار باز دەکەوە قڕنە فی بیوتیکونە خوای پەروەردگار دەفەرمێ لە واتە مانع نییە لە ئیسلامدا ئافرەت هەبووە لە دەرەوەی ئیشی کردووە بەڵام ئیش و کار و باری ماڵ ئافرەت لە ماڵە بەڕاستی ئیش و کاروباری ئافرەت لە ماڵە یعنی ئێستا من دکتۆرم دیتیە کە دکتۆرای هەیە ئافرەتە ممارەسەی تۆپ دەکا دکتۆرا دەڵێ ئەمن حەزم لێ بوو ئافرەتێک بام لە ماڵی خۆم کۆمەڵێک منداڵم بەخێو کرد بە ماڵم لە گوندی با کۆمەڵێک پەلەورم هەبایە مەسەنە بۆ نمونە نەک ئەو شەهادەیە کە من بەڕاستی منی دوور خستۆ لە هەموو تام و چێژێکی ژیان ئافرەت ئیش و پیشەی ماڵەیە مانع نییە لە ئیسلامدا ئافرەتێک لە شوێن و جێگایەک ئیش دەکە بۆ نمونە ئافرەتێک دکتۆرەیە زۆر شتێکی ئاساییە ئەو ئافرەتە لێوێ سۆنەر دەکە ئەوە لێوێن دەر ئیشێک دەکە کە کاروباری ئافرەتان بەڕێوە دەبە ئەوە شتێکی زۆر ئاساییە شتێکی زۆر ئاساییە ئافرەتمان هەیە مامۆستایە لە ئیسلامدا هەبووە کۆمەڵێک لە زانە گەورەکانی ئێمە مامۆستایەکانیان ئافرەت بووە ئەوە شتێکی زۆر زۆر ئاساییە بەڵێ ئاساییە بەڵام بە پیا و ئیشی دەرەوە دەکەین دەکرێت و ئافرەتێک فیتەر بێ سارە تێکسی بڕێ بڕۆ بن سیارم بزانم ڕۆت و ڤۆڵتی کووە بزانم لە کوێ ڕوندەدا وڵای حیفە بەخۆی ینی وەکو مامۆستایەک جارێک باسی کرد گوتی ئافرەتێک پیاوناوی قسەی لەگەڵ بکە هەناری قسە ئەکە بەخۆی کەمان لە سامە سەڵامی بۆژنەوە ئافرەت فیتەر و ئاسنگەر ئەوە گریکە چەند لە ئیسلامدا هەموو ئەو شتانی باز دەکەین لە ئیسلامدا لە ئیسلامدا چەند گرینگە ئافرەت هاوکاری پیاو بێ لە ڕاپەڕاندنی ئیش و کاروبارەکانی ژیانی پیاویش هاوکاری ئافرەت بێ لە ئیش و کاروبارەکانی ژیانی ئەوە گرینگە سەیری ئیسلام بکە چێ ینی کەسی یەکەمە لەو ئیسلامی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام کە بەرجەستەی ئیسلامی کردووە بۆ ئێمە بەخۆی جلوبەرجی خۆی دووریتەوە بەخۆی جلوبەرجی خۆی دووریتەوە بەخۆی کۆمەڵێک ئیش و کاروباری ژیانی خۆی کردووە مستە بابەتێکیە دەمەوێت لەگەڵت باسکەم ینی کەواتە لێرەدا ئەمە فێر دەبین ئیسلام پێمان دەڵێ پیا و هاوکاری ئافرەتی دەکە یەکشتان بۆ دەژێمەوە بەنسبەت دواتر دەرفەت دەمەوە بەردەوام بە بەنسبەت ئیشی ناوماڵ هەندێک کاروبار هەیە با بڵێن ئایا واجبە لەسەر ئافرەتان کە بیکە بۆ مێردەکەی وەکو مەسەرەن هەندێک ئەو ئیشی ناوماڵ باشە شوشتنی با بڵێن قاپ و قاچاق و هەموو ئەو بابەتان من جێم لە مامۆستایەکی ئاینی بگوتی ئەسڵ مەسەنەوە مەرج نییە هیچ واجبێک نییە کە ئافرەتێک بیکە بەڵکو کە دیکە لە چاکی خۆیەتی ئەزری پێ وەردەگری زۆر ڕاستە وایە زۆر ڕاستە واجب نییە لەسەر خێزانی ئوتوو بکە واجب نییە لەسەری بەجددی واجب نییە واجب نییە کاروبارەکانی واجب نییە ئەوە تەوزیفی ئێستا لەو تەلەڤیزیۆنە تۆ پێشکەشکاری بۆ نییە بچی ئیشی مۆنتێری بکەیت وایە بەڵام لە هەمان کاتە لەسەریش واجب نییە ئیلا ئەوی شەی بکەی ڕەنگە تۆ کامێرەمانێکی زۆر باش بی دەرهێنەریشی زۆر باش بی ڕەنگە تۆ پرۆدیسەرێکی زۆر باش بی بۆ نمونە دەکرێت بە ئیتیفاقی بڵێ ئەوە تەوزیفی ئەدوار بابەتێکی جیاوازە بەڵێ لەسەر ئافرەت واجب نییە گسک لە ماڵەوە بدا لەسەری واجب نییە قاب بشوە لە زەری واجب نییە بەڵام ئەو ئیشانە کە دابەش دەکرێتن بەو شێوازەیە من پیاوانش باوەندە منەت لەسەر ئافرەتان بەدڵنیاییەوە محەممەد عوڕەیفی یەکێکە لە زانایەکان داعیبان خوازە ئیسلامیەکانی کە کەسێکی دیارە دەڵێ ئەو شتەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ خێزانی خۆی کردووە منێکی مەلا ئەگەر بۆ خێزانی خۆم بکەم خەڵک دەفم لە دوولێتدا تەپڵم لە دوولێتدا عومەرە لە صحیحی ئیمامی بوخاریدا هاتووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ یەکێک لە خێزانەکانی دەچێتە بازار پێغەمبەری خوا بە پێدەڕوا خێزانەکەی لەسەر پشتی ئەسپەکەیتی دەستنە ناو بازاری ئافرەتەکە دێتە خوارەوە قاچەکانی تەسەورکە قاچەکانی لەسەر
دەستی پێغەمبەر دادەنێت دێتە خوارەوە عەلەیهی سەڵاتو وەسەلام دەستنە بازاڕی ئەشیا دەکڕن کەلوپەل و پێداویستیمە چلوێک تەماتەیە ئەوە دەکڕی پێغەمبەری خوا بۆی هەڵدەگری بەدەسە دەستی پێغەمبەری خوا دەچێتەوە سەر ئەسپەکە هەتا دەستنەوە ماڵەوە دەڵێ ئەوەی ئێستا من بیکەم بچمە بازاڕی بسوڕێمەوە دەرگای سیارەکەم بکەمەوە بۆ خێزانەکەم بەو ڕیش و جوب بە و عەمامەوە ئاشیاکانیش هەموو هەگرم بخەمە ناو سندوقی دەرگەی بۆ خێزانی خۆم بکەمەوە برم فەرم سوار بە سایقەتی بۆ بکەم دێمە کوڕەوە مەلای ژنانێت چیەوە مامۆستا باس پرسیارەکە ئێستا من باسی حەدیسی پێغەمبەر دەکەم عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەگەر ڕەنگە کەسێک من ببینی بڵێەوە مەلای زۆر باسی ژنان دەکات مامۆستا نوکە پرسیارێکی بکەت پێغەمبەر سەڵ سەر بن گەل هەمی خێزانت خۆی هەوسەبی یانژی بتنێ یەکێ زۆر جوانە ئەو پرسیارە لەلایەن زۆر خەڵکێ بۆچی زیاتر ئەو فەرمودانەی کە باسی خێزان و مامەڵەکردن و هەرس و کەوتی پێغەمبەر دەکەن لەگەڵ خێزانەکانی زیاتر لەگەڵ خاتو عایشە لە بەڵۆی هەموو خێزانەکانی پێغەمبەری خۆ حەدیسیان نەژێڕایتەوە ئەو زیاتر حەدیسی ژێڕاوەتەوە بەڵێ دووەم کەسە کە زۆرترین حەدیسی ژێڕاوەتەوە بۆیە ئافرەتێک بووە بەڕاستی زاناش بووە یعنی عالیمە بووە کەسێکی لێهاتوو بووە یعنی لەوەی کەوا وەڵامی پرسیارەکانی دایتەوە لەوەی علمی وەرگرتیە لەوەی زۆر معاشەڕی پێغەمبەری کردووە عەلەیهی سەڵاتو وەسەلام زۆی کە زۆر خزمەتی پێغەمبەر دوا بوو عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەوە هۆکارەکەیە ئەجینات دڵنیاتان دەکەمەوە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرق و جیاوازی لە نێوان خێزانەکانی نەکردووە زۆرکە باش ئەم خۆشەویستیە لە نێو خێزاندا کە باش بوو بەڕێک و پێچی بەڕێوبرە کاریگەری لەسەر منداڵەکانیش دەبێت چکە 2000 مەقسەمان لەسەرەوەی کە چۆن کۆمەڵگەیەکی تەندروست و ڕێک و پێک دروست بکەین بەهۆی خۆشەویستی و لە نێوان ئەو ژن و مێردەدا ئەم منداڵانە تا چەند ئەو کاریگەری خۆشەویستی دایک و باوک بینینی خۆشەویستی دایک و باوک لەلایەن منداڵەکانەوە چڕۆحێتێکیان بۆ دروست دەکات هێز و توانایەکیان پێدەبەخشێت ئەو بە پێچەوانەشەوە ئەگەر بێت و ینی ئەم بێڕێزێ بەرامبەر یەکدی بکەن ژن و مێردەکات کاریگەریی لەسەر منداڵانە دەبێت وە چۆن خۆشەویستیش لەگەڵی دەبا ئەم پرسیارە هەر میکسکەم لەگەڵی خۆشەویستی منداڵ بۆ دایک و باوک بۆ منداڵ پێکەوە ئەمە چۆن دروست بکرێت ئەرچی چییە؟ ئێمە هەموو جارێ دەڵێن یەکەم قوتابخانە بۆ پێگەیاندن و تێگەیاندنی جیلێکی نوێ جیلێکی باش کە پەروەردەی بکە پێشکەشی کۆمەڵگایکە یەکەم مامۆستا دایک و باوکە یەکەم مامۆستا بۆ پێگەیاندن و تێگەیاندنی جیل و نەوەیەکی باش بە کۆمەڵگا دایک و باوکە لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە کوڕی من بینی کچی من بینی ئەمن چۆن ڕێز لە خێزانی خۆم دەگرم چۆن دەستخۆشی لێ دەکەم چۆن مەدحی دەکەم چۆن بەسەر شان و باڵدە چۆن شانازی پێوە دەکەم سبەینی ئەو کوڕی من کە چۆن ناو پرۆسی هاوسەرگیریەوە چاو لە من دەکە لە کارە جوانەکان لە کارە باشەکان کچەکەشم بە هەمان شێواز کە دەبینێت دایکی چۆن ڕێز لە بابی دەگرێت چۆن تەقدیری ئیشەکەی دەکات چۆن مەدحی دەکات چۆن فێریان دەکات چۆن ڕێز لە بابیان بگرن ئەو کچەی من سبەینێ کە چۆن ماڵی پیاوی خۆی بە هەمان شێواز لەوێن دەردەبتە مامۆستایەکی زۆر باش وایە یعنی یەکێک لە سەحابەکان کە سعدی کوڕی ئەبو وەقاص دێتە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لەگەڵ ئەو هەموو فتوحات و ئەو هەموو گرفتەی ئەو هەموو چاودێریە کە لەسەر مسلمانان هەبووە ئەو هەموو مەسەلەن لە ڕووی ئابوووریەوە کێشیان بۆ دروست کراوە بەڵام پێغەمبەری خوا قەت ئەو بابەتە خێزانیانەی فەرامۆش نەکردووە تەنها ئیتیمان بەجانی بێ بوودا دانیشتووە دەڵێ ئەی سعد کە سعدی کوڕی ئەبی وەقاص مژدەی بەهەشتی پێدراوە ئەی سعد دەزانی ئەتوو لەسەر سفرە و خوانەکە دانیشی لەگەڵ ماڵ و منداڵی خۆت خێزانت چێشتی ئامادە کردووە تۆ پارویەک دەکەی پارویەک دەکەی یعنی ئەو سفرەی بۆ تۆ ڕاخستووە نانی بۆ تۆ داناوە خواردنەکەی بۆ تۆ داناوە هەموو پێوە ماندی بووە ئەتوو چ دەکەی پارویەک دەکەی لە ناو دەمی خێزانە دەنەی ئەوە پێغەمبەر فێری سعدی کوڕی ئەبی وەقاص دەکا دەفەرمێ دەزانی ئەو کردەیە لەکن خوای پەروەردگار بە سەدەقە بۆ تەژمار دەکرێت فێری دەکا کە بچێتە ماڵ وا بکە ئەوە دەبێتە وانەیەکی زۆر گەورە بۆ منداڵەکان خۆشەویستی دروست دەکا ئەی پێچەوانەکەی هەر خواردنی لێ بنێ ئەو خواردنە چییە چێگوتی ئەوەی لێنێ ئەوە زۆر کورایە دەیمەی نەدایە ئاوی تێنەکردی ئەو مەرەگەم بەدڵ نییە پرتە و بۆڵە بۆڵ و مناقەشە و منافەسە لە ماڵێ ئەو خۆشەویستی نایەلی ئەو تاموچێژەی نایەلی کەواتە ئیسلام زۆر گرنگی بۆ بابەتەیدایە گرنگی بە بنەما و بنچینەی خۆشەویستی دایە لە ناو خێزانەکان ئەگەر لە ناو خێزانەکان هەبوو
بێگومان دەچێتە دەرەوە بۆ تەواوی کۆمەلگا سوودی لێ وەردەگرێ مثلا هاگەلە جارە ژنومێ سەر تشتێکی گەلێکی چ نەژێک ئەیجز بن ڕەنگە خودێنێکت گەهتە ژێک ببین و تەلاقیژی تشتێک مثلا تا بخۆ هاتیە دەفتە ژنومێر سەر تشتێکی گەلێکی چنە یە پێکەنینەوەی مثلا ژێک ئەیجز ببن هات بنە دەفتە حل کرد بەت مشکلەوە شتێکی پێکەنینایی بە هەمها مثلا فکر لێ بکە کۆشتی و ئەوە لێکدی تۆڕە بووی ڕاستە واللهی کێشەک هەبوو لەسەر بابەتی تەلاق دیار بوو لە مەجلیسێک دانیشت بوون ئافرەتەکە لە کۆنتڕۆلی تەلەڤیزیۆنی نەدەزانی کۆنتڕۆلی تەلەڤیزیۆنی شتێکی ئاساییە تەلەڤیزیۆن ئینسان لەو هەموو دوگمەی کۆنتڕۆلی نەزانی شتێکی ئاساییە لەوانەیە خەڵک بزانی پێکە بژێنەوە سەوتی بداتێ بیگۆڕی بیکەتە کەناڵێکی تر وە زۆربەی ئەوانەی کە بە تەمەن و بە ساڵات چوونە لێ نازانن بەڕاستی بەرەوەی منداڵێکی بچووکە مۆبایل دەدەیە بە لە هەموو بەرنامەکانی مۆبایل شارەزای بەڵام ئەو بە تەمەنە فێر نەبووە ڕۆژێکیان کێشەیەکی تەلاقات کابرا تەلاقی خوارد بوو بۆ تەلاقی خوارد بوو گوتبووی هەر سێ تەلاقم بکەوێ خێزانی من نازانین تەلەڤیزیۆنی بژێنتەوە نازانین هیچ نازانی گوتبی کاکە هەر بۆ نمونە نازانین تەلەڤیزیۆنی بژێنتەوە خێزانی گوتی کو نازانم تەلەڤیزیۆنی بژێنمەوە وەڵا هەستا بۆ ڕاست کارەبای قەتع کردبوو لە پلاچی کارەبای تەلەڤیزیۆن گوت ئەوە دەفەرموو وەڵا گوت تەلاقمان کرد چکەنی بینی کە مامۆزای تەلاق جاکاتەوە یعنی هەندێک جار لەسەر شتی زۆر بچوو کە لێک تێناگەن یعنی باوەڕکە ئافرەت کێشە هەبوو هاتۆتە لای ئێمە کێشە هەبووە مەسەنتەری چارەسەرکردنی کێشە گرفتەکانی کۆمەڵایەتیمانێ سوپاس بۆ خوای گەورە یعنی لەسەر ناولێنانی منداڵ بوویتە کێشەیان داوای تەلاق و جیابوونەوەی کرد مامۆستا بەس سەگری بەڵێ کچەیەوەن کوڕە مەزبوویتە هەبوو نوێژت خۆ حتا بۆ قورئان خوێندنێ مەس دایکۆی دەگۆیسکەتێ بە تەلەفۆنیەوە هادا هاتم دەی نوێژیش دەکا مەزبووتە وایە ئایا نوێژ و ڕۆژ و ئەوانە قبولە مەزبووتە لە جێی خۆیتی یان ئەو تەسەڕوفە لەگە داکیان لەگە بابی وە دەکاکە ئەسڵەن تووشی گوناحێکی زۆر گەورەبی خۆی ئەو شانە هادایە هەم بابا ینی بەڵێ هۆ ینی ئەو شانە لە کوردەواری خۆمان هەیە بە پێی عادەت و دابوونەری و شوێن فێرکردنەکەی دایک و باوکەکەی کوی فێرکەی هەروها چۆنی فێرکەی بەڵێ ئاوێنەیە دەداتەوە بە پێی شوێن و جێگاکان دەگۆڕێ ڕەنگە ئەمن لە گوندەکی مەلا بووم کاتی خۆی یعنی نەوە بە باپیری خۆی بە ناوی خۆی بانجی دەکرد ئێدەم بۆ وایە دەگوڵ لەکنەمە زۆر تەبیعی نارین باپیرە ناڵین داپیرە ناوی ئەمە وینە ئەمە دەگو ئەمە وینە زۆر بەلایمانەوە ئاساییە کەسیش نێ دەگو بۆ وا دەکەی کەس نەبوو کەسیش نەبوو فێریکە بڵێ کاکە تۆ بۆ وای بۆیە هەندێک جار ئەو وشانە ئەگەر ئەو وشانە لە دژایەتیکردن و منافەسە و ینی کاردانەوە نەبێ لە بۆ ئەو بابەتانی کە بۆی بانگ دەکاتن شتێکی ئاساییە بەڵام ڕێز و احترام و تەقدیر ئەوە لەسەر ئەرچ دایک و باوکە کە فێری بکە چۆن وەڵامی داتەوە ئەسڵەن من شتێکم زۆر بەلاوە گرینگە بەلامەوە گرینگە دایک لە ماڵی بەتەنی لەگەڵ منداڵەکانی دانیشی چۆن ڕێز لە باوچیان بگرن بۆ نمونە لەبەر بابیان هەڵسنەوە کاتێکە دێتەمارەوە ئاوی بدەنێ بالیفی بۆ دانێن ناڕێم تەپرە جغارەی بۆ دانێت چکۆ لەگە جغاری نیمە بە هیچ شێوازەکی مەسەلەن بۆ نمونە لە پێشی پاڵمەدەنەوە ئەو جلوبەرگە تایبەت خۆتانە لە ژوور خۆ دیرە باپسیار ئەدی ئەگەر باوکە بە منداڵێکی گوت کوڕم بڕوو جغارم لەو بینە لە دوکانی بری بابل و ناینم یان دەبی ئەرکە لە سەری بە قسەی بابی بکە بچی لێبی شەکەی گەورە دەکێت شەکەی دەواتە بابەت ئەمن یعنی زۆر جاری تش لە زۆر شوێنی تر بەم گوتیە ئەم جغارم پێ حرامە بەڕاستی بۆ تێگەیشتنی خۆم لە دەقەکانی ئیسلام بەڵگەشم زۆرە یعنی ڕۆژێک مامۆستایە گوتی جغارە چێش بوو گوتی جغارە حرام نییە گوتم وەرە بابێکەوە دانیشین مناقەشەیەکی کراوە دەکەین ئەتوو بەڵگەی خۆت بخەر بۆ نمونە جا بۆی هەیە بڵێ ئەمن بابەجان نسیحەت و ئامۆژگاری بکە ڕێنمایی بکە بەرام بە ئوستوبەکی جوان نەڵێ وەڵاهی بەجێت ناکەم ئەوە ناچم بابەجیان جغارە خواردن لە ڕووی تەندروستیەوە زەرەر و زیانی هەیە ئەو بابەجیانەوە ئیسرافە بابەجیان ئەوە ئیسلام دەفەرمێ ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ئیسلام دەفەرمی واجتنبوا الرجس من الأوثان ئیسلام دەفەرمێ حرمت عليكم الخبائث یعنی کۆمەڵێک بەڵگەی جوان کۆمەڵی قسەی جوان هەتا هەڵە ڕاستکردنەوەش زۆر شتێکی گرینگە کۆمەڵی قسەی لەو بابەتەی دەکەین بەڵام بەو شێوازە بڕێ وەڵڵاهی ناچم دەکرێت جاری یەکەم بچی بەڵام لەگەڵی دانیشی جاری دووەم بچی لەگەڵی دانیشی بڵێ بابەجیان پێم خۆشە تەرەکەی ئەو شتێکی باش نییە بۆنی دەوت دێ یعنی دەکرێت بە ئوستوبەکی جوان پێی بڵێ وای خودشتە ڕۆزی بێت مامۆستام گەلە خۆشحاڵ سبۆیژیان بەحسێوی بابەتی بکەین هەریا خۆشە حەجەی کردن هەموو حتا سبۆیژیان بەحسکین هەریا خۆشە تایبەتیجی و حەلەڵتنەوە بینەوە دایک و بابە و ژن و مێرە بۆ عیالی
خودی شڵاش تا ڕۆزی بێت اللهم آمین گەلە گەلە خۆشحاڵ بین خۆشحاڵتر بین بەری تو بچیت ستێکی تایبەت تا داخوازیەکش مامۆستا مەلا دەشتی هەیە ستێکی والله با پێکەوە گوێ شیرینیەکیش بخۆ کامی حەزت لە چییە هیچ هەمووی شتێکی تایبەت هەیە والله ئەوە خورما هەیە مێوژ هەیە خورمەش ئەخیری کولیچە ئەوە عفوا ببورن چ شتێکی تایبەت هەیە مامۆستا شتێکی طبعا سرودێکم زۆر 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 بەلاوە خۆشە خورما دەوێت شعرەکە نازانم ئاوازەکەی چییە بەڵام شعرێکی زۆر زۆر کوردەوارانەیە یعنی زانای گەورە و لێهاتووی میلەتەکەمان هۆنراوەکەی ئیمام مستەمەلە عەبدولکەریمی مودەڕیسە لە خزمەت پێغەمبەری گوتیتی عەلەیهی سەڵات وەسەلام لە شاری مەدینە بەخۆی دەڵێ ئەو شعرەم بەرامبەر پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام نووسیوە ئەوە خۆشترین سرودە بەلای دیواری بوو مامۆستای و بۆ هەمی بینەرە وان مامۆستای خۆشەویست هەر کەسێکی الحەمدوللا لایمە زۆر پێگەیەکی تایبەتی هەیە بە خۆشتویە مامۆستا خوا سەلامەتتان پێ ڕەبی دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ یاخوا ئیشڵام پێک بە ببینم میوانێت پێغەمبەری سڵ بن ئیشڵڵاه اللهم آمین الدنیای ژیل ئاخرەتیش مامۆستام دووبارە خۆشحاڵ بووم زۆر سوپاس بۆ میوانداریتان کۆدەک خۆر خورمەکیژی خورمەژی بلا هەبێت دامی گوتی ناخۆم کۆدام بژنە کولیچە کۆدە تەوا دەستان خۆش گەلە بخێراتی وای هەر بژی باش بوو هەندێک شتێک وابزان بادینی فێر بووی چۆن ساڵ پێ چ لە ساوی ئەدی بازاری میوەرە چەند ساڵ دووبارەم کردیتەوە ئێستا پێی دەڵێم بابزان دەزانیانە بازاری میوەی چ پێ دەڵێن بە بادینی
سيكا فيقي عافية والله عافية أنا لا بيني نتسمع برو دبكرناكم ما أفشفت قال مهوانتين الحمد لله بابا ما يكي هو صار جرينج فيت أم همي يعني مش أخفنت ما مستوي وقت قرآن بيروس فرمودت پیغمبر صلى سربن يعني مفاجئ جرين حاجة كرنا زيادة تربكي ناف مال باتدات ناف بين أندامت خزانة حتى بجهتك مال جه هم بتشينا بابتها كدي جلك فيت ما هالشياري اللي هبت خدينا كت هالشياري ما تيدان نبت خودی ما هم یا پاریزت کارساتت مازن چید بن کارساتت مازن از یعنی خمه کم مازن و از بحث کم وقتی بحثی هات نوچونت کین گلکن او مالبات او خزانت اندامه کش خزانه خوی عزیز دست دایش بر تجربیه جبر بلسیا هات نوچونات ترون بلا شوفیره کی دهی هاوی دمی تقریبا زیتر گنجه کل باجاره دو که ایشالا جهی بحشت بد نهات يا ربي جهي بحشت إن هم يجي دعاء بوبكن آمين يا رب كان جاكي ريكوبيك إشلانو كأو ضوابط البحشتة كان جاكي ريكوبيك كان جاكي شول كار كان جاك زانياري دان اجبل لزاهات نوچونا شوفيره که ترمبيلي دهي جان خوش دازده يعني كارس يعني دهو که هميا خمگينه نه دهو که بادينو از و كردستان جي گلك نياسن ام همي گلك خمگين بين والحمد لله عمدي افشافه في باباتي بحث كين ببته الشياريك بو مهميا ترومبيل وقت تتاجي 5 دقيقة 10 دقيقة 5 خولك 10 خولك بلا درنگ تربقى هنا خدينا كت ملائكي ويرانكي ديال مالاخ زاري واه لبر زوجيش نيجنيا تانيا لبر هر ديوي بوزور لذت ببينه يعني شقا ريوه قالت بيجين شعوريها ما يعني لم مصلحتي خوان لبرجون دي خوان شقا مكان بكار بن وادا زان تانيا اوان لا شقا مكان دينو دتسن خلكك هي او تنشي تو مزاجي نوعي شي ديكي اغاي لخويا يعني هندك رفتار هي براستي هر زور ناشرينا حساب نكرنا بو شوفيركاني ديكا بو شوازي زيكزاك ودرتونا بو خيرايه تيبرينا بروبك وكو يحساب نكرنا بو كسي ديكا إذا شلون تو مثلا بقصة يعني دري دخي كحسابك بو كسجناكي شوفيري كردنا كش هرواية هربتراو كشوفيري كردن يعني هم هنري هم أخلاقي شروشته راستي كارساتا أجر كسك شوفير بيتو والروشتي شينا بلغال أوبر الريزم أو كارسات دخلقه أو باسي كرت جوان ديسان أو جنزا نازار جوانا بداخوه يعني لبروي شوفيرك خير عليه خريوه هر حالتك وبهزاران حالتي ديكا وهاش بصدان حالتي ديكا بداخوه افشفه في بحسكين الشياريه هات نوچونه و او سزايتنا دان حتى چرا بين الريجريان حتى كاميرين بوينت تو بوينت حتى چرا بين الريجر كو لازاتينا بد كارسات چنبن ام افشفه خود حس ديال مهوانه که عزيز بحسكين پیفدار پلیسین هات نوچونا هوليري بريس هيمن امين قلا بخير السلام عليكم عليكم السلام ورحمه الله بخير يا اخي هيمن ورحمه الله قلا بخير سر سري ما سر شوبت يا اخوا بخير بي رمضان اشتان بيروز خوا قبولك يا ربي رمضاني ايوه همو هاولات يعني كردستان بيروز به ان شاء الله خوای گەورە عیبادەتی هەمووان قبول بکە هیوادارین مانجی ڕەمەزان ببیتە مانجی خێر و خۆشی بۆ ئەو میلەتە و بیتە هۆکارێک بۆ ئەوەی بتوانین ئاشتی و پێکەوە بژین یاخۆ بەخێرێ ئەوەدانت کردەوە هەرکتان قڕسترە لە مانجی ڕەمەزان بەتاکید بێت تحملی زۆر لە جادێ ها کابرا بە ڕۆژویە هەم بەشک هەمووی ناخ کابرا لەوانەیە بێت تحمل بیشێوازی لێ قوڕنی ئۆتۆمبیل و بە تایبەتی لە وەختی کە ئێواران دەچنەوە ڕۆژوشکان دەکەن چ هەیە خبر باسی نێو شەقامەکان مانجی ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی هاتوچەوە بە هۆکاری ئەوەی کە خەڵک بە ڕۆژوە و کاتێکی زۆر خواردنی نەخواردووە ڕەنگە ببێتە هۆکاری ئەوەی لە ڕووی دەرونیەوە تۆزە خەڵسوونی پێوە دیاربی زۆر جار لەسەر شەقامەکان ئەمە ڕەنگ دەداتەوە دەبینین شوفێران بە تایبەتی لە کاتی نزیکی بەربانک لە کاتی گەڕانەوە بەرەو ماڵەوە لە کاتێکی دیاری کراودا هەر هەمویان بەیەکەوە دەگەڕێنە ماڵەوە ئیدی لە شەقامەکان جەنجاڵی بە بەرچاو دەکرێت بەهۆی ئەوەی کە لۆدێکی زۆر دەکەوێتە سەر شەقامەکان لە کاتێکی دیاری کراودا و اینجا هەندێک لە شوفێرانیش بێسەبری و بێتەحەمولیان ڕەنگە وا بکە ببێتە هۆی ئەوەی کە بە شێوازێکی وا ئۆتۆمبیل لێ بخڕن تۆزە کەڵەشەیی پێوە دیار بێ یان خێرا لێ بخڕن یان تەحەمولی قەرەباڵغیەکە نەکەن زۆر جار ڕووداوی هاتوچۆ ڕوودەدات زۆر جار لە نێوان شوفێرەکاندا دەنگە دەنگ و
دەنگ بەرزکردنەوە لەسەر یەکدی ڕوودەدات ئێمە داوا لە شفێرانی بەڕێز دەکەین ئەم مانگە مانگێکی پیرۆزە و تایبەتمەندی خۆی هەیە و مانگێکە مانگی عیبادەتە پێویستە ئێمە دڵ و دەروونمان ئارام بێ لە هەمان کاتدا کاتێک لێخوڕین دەکەین لەسەر شەقامەکان هەڵەشەیی نەکەین سەبر و تەحملمان هەبێ بۆ ئەوەی بە سەلامەتی بگەینەوە ماڵەوە بۆ ئەوەی بتوانین بەربانگەکە بکەینەوە و ڕۆژوەکەمان بشتێنین نەبێتە هۆکاری ئەوەی کە ئێمە لەسەر شەقام هەندێک گوشەی نەشیاو لە دەممان بێتە دەرەوە کاریگەری لەسەر ڕۆژوەکەش هەبێ ئەزجا هەموو وەلەو تەگەرە شتێت نوێسینە زوارکەم هەمیش زۆنیوەریەت نینە بەس ئەس یۆش هەمێ گرنگتر بۆ خەلکێز بەحسکردن و کە هەولێرێ وش هەولێرێ دەرکەوین بۆ دوو کێش کامیرێت خاڵ بۆ خاڵ پوینت و پوینت کیشکن سەدەسەد کار پێتێتەکردن و کیشکن حتان و کە کار پێناواتێکردن کەنگی دێ ئخنەتکاریدا و شوفێر زیاتر شیاری خوب بن بەڵێ ئێمە لە سنووری پارێزگای هەولێر لە زۆربەی شەقامەکان و ڕێگا سەرەکیەکان کامێرای خاڵ بۆ خاڵمان داناوە کامێرای خاڵ بۆ خاڵ تەکنۆلۆژیایەکی نوێیە وە کاریگەریەکی باشی دەبێت بۆ ئەوەی شوفێران لە ڕووی تیژڕۆییەوە هێواش ببنەوە ئێمە سەرەتا لە شەقامی 120 متری خێرا کامێرای خاڵ بۆ خاڵماندانا لە دوای ئەوە لە شەقامی 150 خێرا ئینجا لە ڕێگای هەولێر پیرمام ئینجا لە ڕێگای هەولێر کەرکک و هەروەها لە ڕێگای هەولێر خەبات لە ڕێگای چەمە لە ڕێگای دهۆک ئەوانە ئەم کامێرایانە تا ئاستێکی زۆر باش کاریگەریان هەبووە بۆ ئەوەی لە شەقامەکاندا تیژڕۆیی نەمینێ بۆ ئەوەی شوفێران بەهۆی ئەوەی کە دەزانن کامێرا لەسەر شەقامەکان هەیە خێراییەکانیان هێواش دەکەنەوە خۆی من ڕام وایە شوفێرانی ئێمە لەوە هۆشیارتر بن تەنها بەهۆی سزاوە لە ترسی سزاوە خێراییەکانیان کەم بکەنەوە باشتر وایە هۆکارێکی دەرونی پاڵیان پێوە بنێ بۆ ئەوەی کە ئەتوو خێرا دەڕۆی تۆ باز بێرێ بەڵێ بەڕێسێم هەمی کارتکن یانژی هێشتا هەمی نەخستینە کۆر مەبەستۆمەژی ئەوێش هەولێرێ دەرکەوین هەمویان کار دەکەن هەمی سزا بەڵێ هەمووی کار دەکا و سزاکانیش تۆمار دەکا بەڵام ئێمە لە هەر شەقامێک کاتێک کامێرای خاڵ بۆ خاڵ سیستەمی نوێ دادەنین بۆ ماوەی یەک هەفتە لەژێر تێستدا دەبێت لەژێر چاودێری بە شێوازێکی کاتی وێنەی تیژڕۆییەکان دەگرێت بەڵام سزاکە تۆمار ناکرێت تا هەفتەیەک بۆ ئەوەی بزانین ئەم کامێرایە بە شێوازێکی تەندروست کار دەکا ئیدی لە دوای ئەوە دەکەونە سەرکاری خۆیان و سزاکان تۆمار دەکەن ئەو شوفێرانەی کە تیژڕۆیی دەکەن لە شەقامەکاندا پرسیارێک دڵنیام شۆفێران ڕێژێکی زۆر خەڵک شۆفێرە دەیانەوێ بزانن بۆ نمونە لە شەقامێک دەگوترێ 80 بڕۆ بەڵێ باشە چەندی هەیە مەسەن جاری وهەیە تۆ 82 سێ دەڕۆی یان مەسەرە 95 دەڕۆی باشە ئەوە شەر حسابەر کامێرەکە کەلەیدا بە عقوبە حساب دەبێت یان چۆن حساب کراوەوە دەزانی چۆنە بەخۆی هەر کامە هەر شەقامێک ڕێژەیەکی خێرایی تایبەتی بۆ دانگدراوە و لەسەر ئەو شەقامە تابلۆ هەیە تابلۆی دیاریکردنی خێرایی کە تابلۆیەکە شێوازەکەی بازنەیە بڵێ چواردەورەکەی سوورە و ڕێژەی خێراییەکەی لەسەر دیاریکراوە ینی هیچ شەقامێکنی ئەم تابلۆی لێ نەبێ کە شوفێر نەزانی خێرایی لەم شەقامە چەندە وە کاتێک تەجاوزی ئەم خێراییە دەکات کامێراکە کامێرایەکی زیرەکە لە ڕێی ڕادارەوە ڕسمی دەگرێت و تۆماری دەکات دەزانم بەڵام مەسەرەن جاروێ نووسراوە لەم شەقامە 80 بڕۆی بەڵێ ئەگەر 82 سێ چوار بوو هەر حسابی دەکات نانا دەزانی چۆنە ڕێژەیەکی کەم وەکو پێی دەوترێت سەماح هەیە بەڵام بەو شێوەیە نییە کە شوفێران بڵێن ئەوە شەرمافی مەیە تۆ کە نووسراوە 80 بڕ ئەو ڕێژەیە با نەزاندرێ سەماحەکەی چەند هێلێت سەرجادێت دیۆرە مەسەنەن بەڵێ لەوەکی هەشتەیە لەوەکی سەدا بوو نمونە لەوەکی 110 کابراەک لایەک و هەشتێ بووی هاتیە دیارکردن ئەگەر سەدەی بچێت دێ سەرپێکی بووێتە تومارکردن یان نە خۆی لە شەقامە خێراکان کاتێک ڕێڕەوەکان دیار کراوە بۆ جۆری ئۆتۆمبیلەکان بەڵێ بۆ زادەی 150 خێرا لای دەستەڕاستی شەقامەکە کە لەسەری نووسراوە 80 کیلومتر لە کاتژمێرێکدا ئەمە بۆ ئۆتۆمبیلی بار هەڵگرە و لەو حەکانیش لە تابلۆیەکان هێمایی ئۆتۆمبیلی بار هەڵگرە ئۆتۆمبیلی بار هەڵگر ناکرێت لە ڕێڕەوی ناوەڕاست و لە ڕێڕەوی لای چەپ بڕوە و دەبێت لەم ڕێڕەوە بمێنێتەوە و
لەو خێراییە زیاترنەوە ئەی ئەگەر ناوەڕاست و لای چەپ ڕووی بەڵام هەر هەشتا ڕۆی ناکرێت تەجاوز بکات لەو ڕێڕەوەی خۆی بێتە دەرەوە یەکسەر سزا دەدرێت. من ئۆتۆمبیلێکی ئاسایی پێمە لەولا دەڕۆم لە لای ڕاست دەڕۆم بۆ منیش ئاسایی بەخۆی بۆ ئۆتۆمبیلی بچووک لەسەر هەر سێ ڕێڕەوەکە بڕوە وەکو یەکە ١٠ بەڵام من ئامۆژگاری شفێران دەکەم لەبەر ئەوەی ئەم ڕێڕەوە تایبەتمەند کراوە بە ئۆتۆمبیلی بار هەڵگر بۆ ئەوەی مافی ئەو نەخۆی غەدر لەو نەکەی تۆ بچێ شوێنی ئەو ڕێڕەوی تۆ دیارە ڕێڕەوی ئەویش دیارە بۆ ئەوەی ئێمە ڕۆیشتێکی جوان و ڕێک و پێکمان هەبێت لەسەر شقامە بەس بۆ ئەوەی ڕۆمبین بار هەلگرێک لە کە شوێن ڕێڕەوەکەی بوو دیارکراوە لای ڕاستە و هەشتایە ئەگەر هەشتا لە ناوەڕاستیش بڕوە هەر بڵێ نابێت بڕوە نابێت شوێنەکەی ئەی ئۆتۆمبیلێک لە ناوەڕاست بڕوە کە خێرایەکەی ١٠ بەڵام ١10 بڕوە وەکو ئەوەی لای چەپی بەڵام هەردووشیان ئۆتۆمبیلی بچووکە خۆی وەکو پێم وتی بۆ ئۆتۆمبیلی بچووک هەموو ڕێڕەوەکان ١00 بەڵام نامانەوێت ئۆتۆمبیلی بچووک لە شوێنی بار هەڵگر بڕوە ئەگەر نا ئۆتۆمبیلی بچووک لە هەر کامە ڕێڕەوەکان بڕوە تا ١10 مافی هەیە بەڵام وا چاکترە غەدر لە ئۆتۆمبیلی بار هەڵگرەکەنەکە و نەچێتە ئیدی ڕەمەزانە بێگومان ئێوە پێڕۆ و پرۆگرام و پلانی خۆتان هەیە لە ڕەمەزاناندا هەوڵتاندا بۆ ئەم 5 ڕۆژەی ڕەمەزان کە تێپەڕیوە ئەپلانەکانتان چۆن بۆ چۆن نێو شقامەکان و بازار و هەموو ئەوەی کە هەیە ڕێکتان خستبێت و بۆ تەواوی ئەم ڕەمەزانش دوای 15 و 16 و 17 ڕەمەزان بە تایبەتی شەوان قەرەباڵغتریش دەبێت بۆ هۆی نزیکی جەژنە بازار پلانتان چییە بۆ تەواوی ڕەمەزان کە چیتان کردو بۆ ئێمە هەموو ساڵێک دەزانین مانگی ڕەمەزان وە گوتمان تایبەتمەندیەکی خۆی هەیە بە تایبەتی هەندێک بازار و هەندێک شوێنی تایبەت هەیە لە دوای بەربانک خەڵکێک سەردانی دەکات و شوێنەکان دیارن ئەو شوێنانە لە هەولێر بۆ نمونە بازارە بۆ نمونە بازاری ئیسکانە و چەندین بازاری تر هەیە کە خەڵکان بۆ بەسەربردنی کات دەچنە ئەو شوێنانە و هەندێک زاریش لە دەی ڕەمەزان و پاس دەی ڕەمەزانەوە هاوڵاتیان بۆ بازاری کردن بە مەبەستی پێداویستیەکانی جەژن سەردانی بازار دەکەن ئێمە هەم لە ڕۆژدا و هەم لە شەوانیشدا بەڵام لە ڕەمەزاندا زۆر جار شەوان زیاتر قەرەباڵغی و جم و جۆڵ و هات و چۆ بەرچاو دەکرێت ئێمە تیمەکانمان بەڕێوەبەرایەتی ئێمە کە بەشی ناوشار و بەشی ناوشار ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای هەیە ئەم بەشانە تیمەکانیان و کارمەند و ئەفسەران لە هەموو ئەو شەقامانە لە هەموو ئەو شوێنانە دابەش دەکەن کارمەندی هاتوچۆی لێ ئەفسەری هاتوچۆی لێ ئۆتۆمبیلەکان ماتۆرسیکل بۆ ئەوەی بتوانن شەقامەکە کۆنتترۆل بکەن و بتوانن وا بکەن کە جەنجاڵی لە شەقامەکاندا دروست نەبێ بە تایبەتی لە بەردەم بازارەکان کە خەڵکێکی زۆر ئامادەنی ئۆتۆمبیلەکەی بباتە گەراجی ڕای بگرێت و پارچی بکە ڕەنگە هەر بیاوێ لەسەر شەقامەکە بەجێ بێڵی اینجا بە سایدێک و دووسیان ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە شەقامەکە بەرتەسک ببێتەوە هاتوچۆ تێیدا هێواش و خاو ببێتەوە بۆیە ئێمە بەردەوام تیمەکانی ئێمە لە مانجی ڕەمەزاندا و لە کاتە دیاری کراوەکاندا لەو شوێنانی کە دیاریمان کردووە و پلانمان بۆی داناوە بەردەوام تەواجدیان هەیە لەسەر شەقامەکان بۆ ئەوەی نەهێڵن خنکان ڕووبدا لەسەر تا بەحسی ڕاوەستانە لەسەر جۆدای کرد بەشێکی جۆدای 6 مەتری لە هەولێرێ پلان و سایک و ئیدی پارە ڕاوەستانە وەکی کۆچەوە پارکینگل گەڕۆژێکی تڕۆمبیلاتکی نوکە چەند جهن ئەبێن هوسا کابراەک تڕۆمبیلە پڕاوەستینت پارە سەر تێتە حسێبکردن و چەندە بڕی پارەی ئەمە پرۆژەیەک بوو بەڵام بە تەواوی نەچوە بواری جێبەجێکردنەوە بە تەواوی نەچوە بواری جێبەجێکردنەوە خۆی بزانە ئێمە لە شەقامەکاندا مافی وەستان لە هەندێک بازاردا لە هەندێک شەقامدا وەک دەڵێن یەک سایت بۆی هەیە ڕابوەسێت ئەگەر جەنجاڵی دروست نەکا بەڵام دوو ئۆتۆمبیل لە تەنیش یەکدی بە هیچ شێوازێک ڕێ پێ نادرێ و هەندێک شەقامیش هەیە ڕێگا نادرێ کە تەنها یەک ئۆتۆمبیلیش ڕاوەستێ لەبەر ئەوەی شەقامەکە خۆی بەرتەسکە ڕێگای پێ نادرێکە ئیدی ئەو ئەفسەرێک کە سەرپەرشتی ئەو شەقامە دەکا بڕیارەکە لە دەست ئەوە کە ئایا ڕێگا دەدا یان ڕێگا نادا چونکە بارودۆخ تا بارودۆخ فەرقی هەیە ڕەنگە ئەو بازارە لە ڕۆژەکانی دیکە ئاسایی بێ ئەگەر ڕێڕەوێک سایدێک ئۆتۆمبیل لەسەر شەقام ڕاوەستێ بەڵام ڕەنگە لە مانجی ڕەمەزاندا بەهۆی ئەوەی خەڵکانێکی زۆرتر ڕوو لە بازار دەکا ڕەنگە ئەو ئەفسەرە بڕیار بدا لەو ماوەیە ڕێگانەداکە ئۆتۆمبیل وەست ئاخت هێمن ینی بابەتێکی دیکە هەیە ئێستا یوتێرنکردن یان سوورانەوە نازانم مەگەر هەر مسڵفرین هەیە زڤڕین ها ینی سایدێک دوو سایت جاری وایە دیارە بەشێک لە شەقامەکان فسفۆرەکان دیاریکرەوە بەڵام خەڵک هەیە دوو سایت سێ سایت لەو سەرەوە دێ لە سەرت دەسوڕێتەوە
چ سیستەمێک چ شتێک بۆ ئەوە ڕێکخراوە بەشێکیان فسفۆر و یاخود پلاستیکەکان ئەوانەی کە ڕێگاکە تهدید کراوە نەماوە باشە ینی ئەمە چۆن کۆنتترۆل بکرێ وڵی دیتم 4 سایت لەو سەر بە تایبەتی ئەو جادەی بەرامبەر ماشی تووڕە دەکە یەکسەر دێ لەسەر دەسوڕێتەوە زۆر سەیرە ئەجا با من بە حەدیسێک باش وەڵامی ئەوەت بدەمەوە باش پێغەمبەری خدا درودی خوای لێبێت لە حەدیسێکدا دەفەرمێت من ئادا مؤمنینە فی طرقهم وجب عليه لعنتهم تۆ نابێ خەڵک ئەزیەت بدەیت لە ڕێگا و لە شەقامەکاندا تۆ نابێت ببیە هۆکاری ئەوەی کە براکەی خۆت هاوڵاتی و هاونیشتیمانیەکەی خۆت ئازار بدەیت ئازاردان بە چییە تۆ ڕێگای پێنادەی تۆ وای لێ دەکەی کە ئەو تووشی ڕووداوی هاتو چۆ بدێت یان هێرش دەکەی سەری ئەو ئازاردان و ئەو ڕێگا پێنەدانە هەم لە ڕووی ئاینیشەوە کارێکی خراپە هەم لە ڕووی یاساشەوە ناکرێت تۆ ببیە هۆکاری ئەوەی کە شوفێرێکی تر تووشی ئەزیەتدان بدەیت ئەو شێوازی سوورانەوەی کە بەڕێستان باسی دەکەن لە زۆربەی شەقامەکانی هەولێر ئێمە بەبەرچاومان دەکەوێت خۆی سوورانەوە زڤڕین یوتێرنی یاسایی بەو جۆرەنیە کە زۆربەی زۆری شوفێرانی ئێمە ئەنجامی دەدەن لە هەر شوێنێک کە سوورانەوەیەکی یاسایی لێبێت 25 متر پێش ئەوەی بگەیە سەر نوچی ئەم سوورانەوەیە تابلۆیەکی هاتوچۆ دانراوە کە پیشانت دەدا سوورانەوە بۆ تۆ بەم ئاراستەیە ئاساییە تۆ دەبێت پێش ئەوەی 25 متر بگەویە شوێنی سەر سوورانەوەکە خۆت لەگەڵ ڕەسیفەکە جووت کرد بێت بە یەک ئاراستە ئۆتۆمبیل لە دوای ئۆتۆمبیل بسوورێتەوە نەک دانەیە گوەستا بێت دانەیەکە لە تەنیشتی ئەوەکەی کە ئەوەی دی لەسەر هەر هەمویان بسوورێتەوە ئەمە دەبێتە هۆی جەنجاڵی ئەمە دەبێتە هۆی جیرانی شەقامەکە ئەمە دەبێتە زۆر جار هۆی ڕووداوی هاتوچۆ ئێمە دەزانین لە شاری هەولێردا ڕێژەی ئۆتۆمبیل زۆرە ڕەنگە ئەگەر ڕێگاوبانەکانیشمان باش بن بەڵام هێشتا لە ئاستی وەرگرتن و ئیسیعابی ئەو ژمارە زۆرەی ئۆتۆمبیلدانیا کە ئێمە پلانمان هەیە لەگەڵ وەزارەتی ناوخۆ کە ماستەرپلانی نوێمان هەیە بۆ شاری هەولێر سەر لە نوێوە هەموو شەقام و هەموو ڕێگاوبانەکان چارەسەری ئەندازەیی بۆ بکرێت بۆ ئەوەی بتوانین ئەو ڕێژە ئۆتۆمبیلی کە لە ناو هەولێر هەیە بە شێوازێکی شارستانیە چکۆ زۆربەی شەقامەکانی شەقامی کۆنن ڕەنگە دیزین و ئەندازیاریەکەی بە شێوازی کۆم بێ بە شێوازێکی تازەتر بنیاتی بنینەوە بەڵام لەسەر کات و لەسەر من وەکو هاوڵاتی قاتی هەیە من ئەگەر پێشنیارێک بکەم وەری دەگرن سەبارەت بەمە باشە منش هاوڵاتیەکەم پێشنیارێک دەکەم نازانم ئەگەر باش بوو ئەگەرنا لای دەنە لایە دەنگی دەدەین بزانین وانە بڕوا بکە ینی خۆ سەرپێچی 2000 هەر سەرپێچیە باشە هەر ئەوە نییە تۆ بڵێ کابرا مەسەن خێرایی لێخوڕینە یان حاڵەتێکی دیکەیە من بەدەیان جار زیاتریش زۆر بە تایبەتی ئەوانەی کە ئۆتۆمبیلەکانیان دەبڵەکسلنیان بەرزن بەسەر فسفۆرە لاسکەکاندا دەسوڕێنەوە لە یوتێرنەکاندا بەدەیان جار ئەوە دەبینم ینی مانگ نییە دوسێ حاڵەتەوە نەبینم و خەڵکانی دیکەش ئەمە زۆر دەبینن بۆچی کامێرایەک لەوێ دانانێن ئەم حاڵەتانە تۆمار بکات چونکە ئەوانە بەڕاستی زۆر مستحقن ڕەنگە کابراایەک لە خێرا لێخوڕیندا ئەو تەرکیزەی نەبێ ئاگای لێ نەبێ هەرچەندە ئەمەش پێویستە هەبێت کامێرای خێرا لێخوڕین بەڵام ئەوەیان ئەنقەستە و غرورێکی زیادیشەوە خۆ بە زیاتر زانینە لە خەڵکانێکی دیکە وە سوکایەتی کردە بەم هەموو شۆفێرەی کە لەوێ وەستاون و حساب نەکردنە بۆ شەقام و یەک دنیاشتی دیکەش یەک دنیا هەر هەتایەوە تەسبێ لە بۆ دەژمێرم ئەگەر دەتەوێت دێ بەسەر ئەو هەموو لاستیک و فسفۆرانەدا بەسەر ئەو هەموو ساخانە دایانشتێنێت کامێرای خاڵ بوو خاڵ هەیە ئەو کامێرادا بنی دەبێت پێشنیارێک پێشنیارەکەت زۆر جوانە وەرگیرا و بە تەکیدیش بە دوواداچوونی دەکەین و خۆشمان لەمڕۆ ئاگادارین و ئێمە لە بەرنامەماندایە کە ئۆتۆمبیلی گەڕۆکی کامێرا دابنین لەو شوێنانە لەو شوێنانی کە زۆرترین سەرپێچی سوورانەوە و پێچکردنەوەی تێدا دەکرێت یان لەو شوێنانی کە بەڕێزت باست کرد ئەو هاوڵاتیانە ئەو فسفۆرانە دەشتێنن ئینجا با من زیاتر ڕوونکردنەوە لەسەر بدەمێت ئێمە لە شەقامی سیمەتری لە بەرەوەی شەقامێکی کۆنا لە سەرەتایی دروستکردنی شاری هەولێر و جادە و بانەوە دروستکراوە ئێمە توانیمانە لە ڕێ ئەم فسفۆرانەوە شەقامەکە دابش بکەین و لە زۆربەی شوێنەکان و لە سوورانەوەکان بە شێوازێکی ئەندازەی بۆ فسفۆرانە چارەسەری بابەتەکەمان کردووە لە بابلین لای فندەقفەریدەوە دەڕۆی تا داونتاون و سەرجسری سەیدا و ئەو شوێنانە هەمووی فسفۆری لێدانرا بوو بەڵام بە بەردەوامی ئەو فسفۆرانە دەشکان لەلایەن هاوڵاتیانەوە وەک ئەوی باست کرد ئەوانی کە ئۆتۆمبیلی بەرزیان پێەیە یان زۆر جار شوفێری تەکسیەکانی هەر شوفێرێک کە هەست بەو مەسوولیەتە ناکە ئەم فسفۆرە پارەی ئەم وڵاتی پێدراوە
مڵکی هەر تاچێکە کە لەو شارە دەژی ئەوە لە کۆتاییدا مڵکی دەوڵەتە و بۆ ئاسانکاری تۆ بۆ ڕایکردنی هاتوچۆ ڕێکخستنی هاتوچۆ لەسەر ئەو شەقامەدانراوە یعنی ئەوە کارێکی زۆر بێویژدانانەیە تۆ بێ بەسەر ئەم فسفۆڕە بکەوی و فسفۆڕەکە بشتێنی بەڵام تۆ ئەوەندە سەبرت نەبێ بچی لە سوڕانەوەیەکی یاسایی بسوڕێەوە یان زۆر جار ئێمە بەبەر چاومان دەکەوێت ئەوانی ئۆتۆمبیلی بەرزیان پێەیە نەک بەسەر فسفۆر دەکەون هەر بەسەر دەپەڕنەوە ئەنی ئێمە زۆر جار هاوڵاتیان دەستیان خۆش بێ بە ڤیددیۆ تۆماریان دەکەن بۆ پەیجی بەڕێبەرایەتی هاتوچۆ دەنێرن یان بۆ ژمارەی تایبەتی خۆم دەنێرن کە دەگاتە دەستمان ئێمە ئیجرعاتی یاساییان لەگەڵ دەکەین و بە دوواداچوون دەکەین و چەندین حاڵەتیشمان هەبوو هەر وەکی دیتن تۆمارکە فڕێکە بڵێ ئینجا ئێمە کە بابەتێکی وامان بۆ دێت لە ڕێی ژمارەکەیەوە لە ڕێی ژمارەی تەلەفۆنی کەسەکەەوە ئێمە لە بەشی یاسایی و پەیوەندیان پێوە دەکەین و کەسەکە بانک دەکەین کە بێتە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ئەگەرنا ئێمە سکاڵای یاسایی لەسەر تۆمار دەکەین و دەیدەینە دادگا سزاشی دەدەین بۆ ئەوەی ئەگەر کەسانێک لە یاسا دەرچوونە لە ڕێی سزادانەوە بگەڕێنەوە و من دائیم ئامۆژگاری هاوڵاتیان دەکەم با سزادان کۆتاشت بێ با لە مابینی ئێمە و لە مابینی هاوڵاتیان یەکلاکەرەوە سزاکە نەبێ خۆشەویستی خۆت خۆشەویستی هاوڵاتیان خۆپاراستن لە ڕووداوی هاتوچۆ لە کۆتاییدا ئێمە هەمومان پێکەوە دەتوانین بە شێوازێکی وا ڕۆیشتن بکەین کە ئاسانکار بین و نەبینە بەربەست بۆ ئەوانی ئەسندێک ئامارەشتە وەرگرم ئەف ساڵە دەستپێک ئەو ساڵی و حتانوکە ئەمارێن قوربانیên تیژراوی یەن پلس هاتنوچوونە یعنی شوفێرە هەولێری و دەوروبەرە ئەمارێن هەریداویە من داوای لێبوردن دەکەم بۆ ئامارەکان لە لای ئێمەنیە ئامارەکان لە لای بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆیە بەڵام من دەتوانم ئاماژە بەوە بدەم وەکو ڕێژە ئەم ساڵ لە شاری هەولێردا ڕووداوی هاتوچۆ هەم ژمارەی کەمتر بۆتەوە هەم قوربانیانی هاتوچۆ ژمارەیان کەم بۆتەوە بەهۆی ئەوەی کە لە سەرەتا ئێمە کامێرەی خاڵ بۆ خاڵماندانە نیگەرانیەکی زۆری لەلایەن هاوڵاتیانەوە لێ دروست بوو پێیان باش نەبوو هەک سروشتی مرۆڤ وایە زۆر زار حەزی لە ئازادیە لە هەموو شتێکدا بەڵام ڕەنگە لە ڕووی هاتوچۆ تۆ ئازاد نەبی کە بە خێراییەکی بەو شێوەیە لێ بخڕی کە لە کۆتاییدا هەم زیان بێ بۆ خۆت هەم زیان بێ بۆ هاوڵاتیانی تریش وەکو پێخەمبەری خوددا لە حەدیثێکدا دەفەرمێت إن المنبت لا أرضا قطع ولا ظهرا أبقى يعني ئەو کەسەی بە خێرایی و بە پەلەپەل دەڕوا نەدەتوانێ مەسافەکە ببڕێ و نەدەتوانێ ماڵەکەشی سەلامت بکە کاتێک کە تۆ خێرا دەڕۆی ڕەنگە نەگەی ڕەنگە تووشی ڕووداوێکی هاتوچۆبی ئەمڕۆ کاتژمێر 40 دقەی ئێوارە لە ڕێگای مامەجەلکە ڕووداوێکی هاتوچۆ ڕوویدا ڕەنگە زۆربەی ئێوە و زۆربەی بینەران و هاوڵاتیانیش ئەم ڕووداوایان بینی بێ کە ئۆتۆمبیلێک بەهۆی خێرایی و ئۆتۆمبیلێکی تریش بەهۆی سەرپێچیکردن لە شێوازی سوورانەوە لە ئەنجامدا زیانی جانی لێکەوتەوە و کارە ساتبار بوو کە هاوڵاتی ئێمە بە ڕووداوی هاتوچۆ کوڕباوچێک گیان لەدەست بدەن و چەندین هاوڵاتی تر بریندار ببن بۆیە ئێمە داوا لە هاوڵاتیان دەکەین و تکایان لێ دەکەین واز لە تیژڕۆیی بێنن ئەم حەز و ئارەزوو چێژوەرگرتنەی کە تۆ لە تیژڕۆیی دەیبینی حەزێکی غەڵەتە حەزێکی هەڵەیە کارەساتی لە دوایە یعنی ڕەنگە خۆت تووشی کارەسات ببی ئەگەرنا بەرامبەرەکەت بۆیە ناکرێ ئەتۆ بە خێرایی لێ بخڕی خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت وەلا تەلقوا بئەیدیکم إلى التهلوکە تۆ بەدەستی خۆت تووشی تەهلوکە مەکە خۆت تووشی یعنی ماڵوێرانی مەکە لە ئاەتێکی تردا خوای گەورە دەفەرمێت وەلا تەمشی فی الأرض مرحا بە لوودبەرزی و لە خۆباییەوە مەڕ بە تایبەتی ئەو کەسانی جۆرێک لە ئۆتۆمبیلیان پێیەکە خەڵک بێزار دەکەن هەم بەهۆی دەنگەوە هەم بەهۆی خێرایی لێخڕینەوە ماقیدی ئەرکێوەژی گەلە قورسە وەختی وە نەگرین ڕەنگە هیچ یار سەر ئەرک بنیڕەوە بڵێ بەتاکید من خۆشحاڵ بووم کە بانگی ئێمەتان کرد بۆ ئەم بەرنمەیە بۆ ئەوەی بتوانین لە ڕێی ئەم سەکۆی بەڕێستانەوە لەم بەرنامە خۆشەویستە و لەم کاتە پیرۆزەدا ئێمە بتوانین ئەگەر بە چەند وشەیەکیش بی ئامۆژگاری هاوڵاتیانی خۆمان بکەین بۆ ئەوەی بتوانین هاوڵاتیانی ئێمە لە ڕوودا و لە کارەساتی هاتوچۆ بە دوور بن و هەروەها لە سزا بە دوور بن و هەروەها هاوکاری ئێمە و هاوکاری برایانی پۆلیسی هاتوچۆ بن کە بۆ خزمەتی ئەوان
لەسەر شەقامەکان وەستاون چەند ئەوان هاوکاری ئێمە بکەن ئێمە زیاتر خزمەتی ئەوان گەلە سپاس بووتە بەریتم چی دەبێ خۆشی شیرین کە گەلە خۆشحاڵ بین من زۆر سپاسان دەکەم زۆر خۆشحاڵ بووم خودی خێرا بن سەرکەوتوڕاستی بن خدای گەورە ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لایەک قبوڵ بکە کاتێکی خۆش پێچی هێشتا کێمترژی لێبێ ئینشاءالله گەلە مامۆستاجی گەلە خۆشحاڵ خۆشەویستە ڕازی بە گەلە بخێراتی هینجی گەلی شوفێرە بەختێ خودێ ترۆمبیلەکە پرسقێتێکی یا باشە یانژینێ یا باشە هەر جورێکی خوب پارێزە یعنی ترۆمبیل نعمەتەکە خودێ بۆ هاتن و چوونێ نەبوو بەتابەتی ئاخر خاڵی ئەوەی باسی کردیانی خەڵکانەکەن ئۆتۆمبیلیان هەیە پۆزی پێوە لێدەن ینی خۆ بەخۆ نی ینی مادام شتێک بی پارە وا بکات و ینی خۆ جیاوازکەوە لە خەڵک وڵی هیچ نیزمی دەکشتم لە دڵی بوو نازانم نامێڵم لێگەڕێ دوای الله دەی بەسەرچی شڵا خودێ تەمەنی هەمی دەیکا درێژ کە تەبێت ئەمرێ خودێژی کرین جێوەنە بە حەشت بێت یا ڕەبی
اسمع وزيقات بي اي ما شاء الله ويدن خوش و ان شاء الله خودش راضي بد خود خیرات بنویسید یا ربی خودی ان شاء الله تمنی همین قادرش که تفیت امر خودش کرین یا ربی جه همی و بحش بد او بابت ما يجي ان شاء الله امري وانا دريج بد تفیت امر خودی کرین ان شاء الله جه وانا بحش بد یا ربی طبعا سيرفيس رودي سبحان الله دايكم بو من رسالك فريكر ما شاء الله جاوي ما تسكم جاوي بابا خوشي ما تسكم رسول الله وهمي دايكو بابا معنا قلت فانوست خو هلكن مجبره هكا بو الصباحي دزبا غازي بو ما بكني اوري برات خيوات ورشمال يا دستتا دا باشين كي بو ما حلك يلبكن فانوسا هكا بالشي هلكن بالله هبرا بتشينا شعرك ام بشتينجي باش باشن باشي والله نازم كوتام بي باشا باو هابي باشا رستك يلا باشينكي باش او برا من تزيبزي ان شاء الله دعاء بديك اخوت كي جيبي ان شاء الله تزيبها بندش هم او روندكي ان شاء الله هريت بير اينونه بنا ديسو دل نرحت يا كابت يجي دعاء بوان كسب كنا فيتواش دازدين بحسي بريكو الشعركي برا من هيدي پشتینگه بیشت گل پشتینگه گل سرود تایبتیت ما مستمر داشتی بابت که تندرستی افشوا بحث کین زیده گنج کتین النوم دا بری زیده قربین راستی بس نکت استسیرو انتیکا جا کزیت کتین النوم دا دکیلو خشکو برای دکیله پیشتر بس زغاره هبو استا نرگیل هي فيب هي او زغاري الكترونيه ليه من ضمن دكالو خشكو براكاني اشكال انواع زيونه توي قال جاريتوتينا بحث كران بس كوبرا تشو بشي زال بتسر جدير كبت هافيو جرينجا مجا خود حس كت ام في بابتي افشفه بحسكين وبابت قال كي جرينجا ولا وقت ما جي روستي كيمياء موي الدكتوره كي قال كي عزيز افشفه مهواني ما خود حس كت دير قال ما دابا الدكتور تقال بخيراتي دكتور عمر سورشي بسبوري هنوفا دكتور جان عليكم السلام ورحمة الله دكتور تقال بخير مستكوي باشا سرسري ما هو يا بخير والسلامة قال خوش خيراتي دكتور قديش راضيبت ان شاء الله بجي اخوي وشبور ورا ما يكون زور خم اخوان راستي لكن رزول متاثر ببو ان شاء الله جاي بحشت وجاج برديك ان شاء الله وجه خيره ان شاء الله ان شاء الله زين دكتور جار صحته طول شوي والله الحمد لله سباس صدق ان شاء الله خدش نقول الحمد لله يا ربي هرب وجه رمضان وكي ما مسيطانيد بجنبو همي كارو كردويت باش راوستانه که گله که باشه مروف زیده کت اوت خراب جی مروف جدید که وتفش لاین عبادات آوه لاین تندرستی جی و هر حوصه مجا از بحث ها گله جا تبحث کردن نرگیله خراب تره جگاره خراب تره والله با ویب خراب تره نظام چه گهشتینه در انجام کی کیش خراب تره یانجی همی خرابن خدي اشتي خراب هر خراب او مثلا بون مونا اقدينوك كدبيشي او هر صحه تيكدتي هم قلب تيكتي اگر خوانا خواستنا خوش درتها يعني دري نروح لتشين دري او زيد كديشي روح لوين دري او صغاري او نرقيلي او فيبا وزاب بيدابسي قديم الزمان خو نبو مثلا بيشان صغار دفتر ابو دفتر لولي دا ما مستاج زاني لا دار صغارك يدخ تدخ علم ديقو استدري او باشتره لبرت دري او عندك هند تيجو تفتو ناخوش دوكركي او كدي اخوا ناتواني قوتي داتوا بلام هرشي اي بفلترش جوايم للسرويات او نرقي كدستا تامو بونشتي تدكنو استدر تشتي بيستريش تدكن والي كان كم ادمان بلسري مش كنت يسرحت بك خول اللي بكي درماني هم يخوش تبع مخدرات او انا زياتر دي بلنا بني سيكانيان ازل كابيان دهين ودري دري او انا توشي زياتر شربنزر دبل او ذا قصدم هم يخرابها هيك يان باجنيا خداي تعالى هوايتي صافي دروس كريم هري مجين بي بجين اما او هواي صافي دي كاين دوكرتشي بيس بباري خوش ما ديكرين لشري لسري شنو سرايا سرايا شربنزا استاتو بامس بس دكانه شي كيكه شي بكربون منه كيكه مثلا اكسباري او رويا
ڕەنگە لەگەر دوکانداری بە شەڕ ببرێکاکە تۆ کێکی ئەکسپایر دەفرۆشی ناخۆش کابرا جغاری دەخوا لەسەری نووسرای شێرپەنجە پارەی خۆشی پێدا ئەوجێ هیچ فکریشی لێ ناکاتەوە یعنی ئەو چنەوە فکرکردنەوەکە بەڵام ئەو مرۆڤەکان بەو شێوەنە ئەمە ناتوانین یعنی بیرکردنەوە بۆ چوونی مرۆڤەکان بگۆڕین دەتوانین مەثەن ئامۆژگاری بدەیت ڕێ ڕاستی پیشاندەی برێ ئەوە خراپەکە وایە باشەکە وایە بەڵام دەتوانی ئیجباریکەی ناتانی ئەو پلان و ئیشکردنەی لەسەر بابەتی جغارە لە قەدیم زەمانەوە کە جغارە پیا بۆ زاندرە لە پەنجایەکان زاندرا کە نەخۆشی شێرپەنجە دەکەم دکتۆرەی ئەمریکی بڵاوی کردەوە و دراساتەکان هەمووی ئەوە سەبە دەستیان پێکرد حملاتی گەورە بکەم کاکە جغاری مەخۆن دوورکەونەوە واچوو لەگەر ئەوەشدا جی لە چی نوێ دروست دەبی ئێستا هەمووی ڕوویدایتە جغارە و نێرگلە و ڤێپ و نازانم دکتۆر سەر مەسەلا ڤەیپێ بەس زانستی و پزیشکی ڕاست و درست کابراێک دەبێژێت ڤەیپ بوو کێمکردنا سترێسێ یا باشە ڕاستیەک بۆ vê چەندێ هەیە خودێ لە قانونی طبی هیچ ئەوەی کە هەوای ساف بۆ دووکەر زەهرە هەمووی ینی زەهیرە چی پیسە ژەهرە چی پیسە هیچ سترێس کەم ناکاتەوە هیچ شتیوانە لە قانونی خوش ئەلا بذکر الله تطمئن القلوب ینی هێمنی و ئارامی دڵ تەنها ذکری خوای دەبێت بڕۆ جغارەی خۆ پێک و درد مرتاح شتیوانە نە لە تۆپ هەیە نە لە شەرعیش هەیە لە هیچ شتێکی دانیەوە بەڵکم ئێستا لەوانەیە ینی هۆکار لە پشتەوەی زۆر بیتر مەثەن کابرا گەنجەکە تەمەشایەکی لە خۆی گەورەتر دەکات مۆدیلەکە یان شخصێکی مهمە جغاری بخوا گەنجەکەش فێر دەبیتن یان ئەو گەنجانە دەست ئێواران دەستنە دەرێ دادەنیشتە ئەو تەمەشاوی دەکات ئەوە هۆکارەکەیە دوایش ئێستا کە زروفی کوردستان ئەگەبرێت نەهۆتەکان هەتا ئێستا بوونی ئینتەرنێت و مۆبایل و تەلەفۆن و ئیمکانیت زیاتر بوو کافتریا زیاتر بوو تەشجیعکردنەکە زیاتر بوو ئاسانکاریەکە زیاتر بوو ئەمە نازانم مامۆستا جوان دەرێن پاکەت زۆر هەرزانە دەرێن پاکەت هێ نەزانم 500 یا کابرا ئەگەر ڕۆژی هەرچ بکاتن پای پاکەتێکی پیا دەکاتم چی بخواتن یعنی ڕاستیەک بۆندنی نەخەمۆ ڤڕەڤینە جگۆرە مەسەلا نەخێر هیچ لە هیچ قانونێکی طبی ئەوە نییە بەڵام یەکشت هەیە من ئێستا مربوونە فێر بوومە ڕۆژێ پاکەتێک زغارێ بخۆم ئەوە برێن چەند مانگەکە یان چەند ساڵێک ئەگەر ڕۆژێک زغارم نەدەهێ مێشکم تێک دەچی لۆ ئیدمانم کردێ لەسەری ینی زغارەکە باش نەبوو بەڵام ئیدمانم کردێ کە جغارەکەی دەخۆم مێشکم دەست پێ دەکات بە ئیش دەکاتەوە جەخراپەکانی لە ژماردن نایەن یان یەک لە دراستەکان پێش چەند ساڵێک دایانگۆ دووکەری جغاری قومە جغارەکە دێدەی 4,000 مادەی ژەهراوی تێدایە ئێستا دوونێ پێرە دەرێ 7,000 مادەی ژەهراوی تێدایە دکتۆر پێشتر یان قەت جغارە کێشاوە بەخۆت ناوڵ بەخۆ قەندم چێشە دەبەرەوەی باوەڕ کە لاونەیە ئێستا ینی لە زمانی مە پارە نەبووشتی پێ بکڕیت کەمە گەنج هەر پێ بخین ئەزە بچن جغاری پێ بخۆم ئەوە کفر باشە شێوازی کاریگەری جگەرە یاخود نێرگلە وڵای ئەگەر جیام بکەنەوە هەرێکە بە جیاب باس بکەین چکە پێم وایە شێوازی کاریگەریەکانیان تۆزێک هاوشێوەیان هەیە بەڵام لە هەندێک بەشدا جیاوازن بە تایبەتی ڤەیپ چکە دووکەڵ نیە هەڵمە دەمەوێت شێوازەکەی باس بکەیت چۆن کاریگەری لەسەر تەندروستی دەبێت کە چی لێ دەکات چی لە تەندروستی ئەو پرسیارە زۆر مهمە خۆزگەک خەڵکیش جێمان لێ بگری و هەتا بترسێن بەشکم نەیخڵای ئەوە من گوێ لێ دەگرم بخۆم جگەری دەچێشم کاریگەریەکان لەمووی سەرتەوە تا بری پێ تێکەدات چی دەکاتن یەکەم شت ئەو مادە کیمیاوی کە تێدایە خوێنبەرەکان کوڕش دەکاتەوە نایلی خوێن بگاتە خانەکان کە خوێن نەگەیشت خوێنیش ڕووباری ژیانە ئۆکسسیجین خۆراک یان ئەمە ئەو خوا ئەو قەس پێی دەخۆی دەێ وڵە کاکەەوە ڤیتامینی تێدایە کانزای تێدایە ئەوە نیە ڕیشاریتە بۆس کە خوێنبەر نەبوو خوێن نەگەیشتە و شوێنە معنە ئەو ڤیتامین نەگەیشتە خانەکە خانەکان چ دەکات دەپوچێتەوە سس دەبی چورچلۆز دەبی بچووک دەبتەوە ئیشەکەی کەم دەبتەوە ئەو یەک لەسەر شریانەکە کە کوڕش بوون لەسەر شریانەکە چی دەکە شتێک دەکە پێدەن ئەثیرۆسکلێرۆسس ینی تەسەلب شرایین بعربی یعنی ئەو تەسەلب شرایینەکە ئێستا باسی دەکەن ئێستا دەری ئەوە هۆکاری مردنی ڕئیسی لە هەموو دنیاە زیاترە
طبعا یەک لە هۆکارەکان زغارێ دەکاتن هۆکارێکی ڕئیسیە زەختی ژوەی دەکات شەکرە ژوە دەکات چەوری ژوە دەکات بۆ قەڵەویش ئینجا زغارەکە وەی لێ دەکە ئەو چەوری خراپەی کە بە مەعروف بە ناوی LDL وەی لێ دەکە بستە ناو دیواری ناو خوێنبەرەکە خوێنبەر چی سۆن دەکە مثل لە دڵەوە دەردەچی فەرعی گچکەی لێ دەبتەوە دەستە مێشک دەستە چاو دەستە ڕێخۆڵە کلیە پێیەکان هەروە ئەو شریانە دەگیرێن بە تایبەتی لە چێن دەرێ ئەو شریانەکە لێرەیە لێرە دەبتە دوو فەرع لەو جێکە تەقسیم دەبی وەک تنکەنۆکەچی لە سەردانی چەورێکە کۆ دەبتەوە هەوکردنەک دروست دەبیتن ئەستور دەبیتن دەگیرێ وەی لێ دێ خینج لە سەری دەمەی دەرن کابرا جەڵ دەست و پێوێکی مرجەڵتەریدا لەبەر چێ لەبەر شریانەکە گیرایە ئەوە هەمووی تەنیا کاریگەری جگەرەیە جغارێ بەرێ تەنیا جغارە و ئاین کەس دێکە بە جغارە هۆکارێکی ڕئیسیە ئێستا ئەو بەپێ ڕوونکردن لە ڕووی تەندروستی و ئەوە کارەکەی شێوازی کارکردنی جگەرەیە ئەوە لە سەتایەکی تی ئەوە لە سەتایەک زۆری دیکەشمایە ئێستا لەگەڵیدا کاتێک کە باسی ئەو بابەتانە دەکرێت تارەیەوە ینی دەڵێ تیارە لە فکری کرد بەتوانێت پرسیارەکەم باشە بە بیرم هاتم مەسەرەن کابرا ئێستا دیارمان دادنیشە دەڵێ وەڵڵاهی ئەمن مەسەرەن کابرا 56 ساڵە 70 ساڵە توزانم جگەرەش دەچێشیت وەک تۆپیشی چعیبینە ڕاست ئەوە چییە؟ ئەو قسەیمان زۆر بڕدەدەن دکتۆرم وە یەقەی زغارەتان گرتیە ئەدی باپیرم عمری 100 ساڵ بوو هیچ عیبیشی نەبوو ئەوە تاکە کە مەثەلەن نمونەکە برێن زۆر کەمە ئەمە نابی ئەوەی تەمەشابێ بکەین تەمەشای بەعام ئەحسایات دەکەین یان هیچ شتێک لە دنیا ئێستا قسەکردنی علمی ئەوە نییە سەر بەخۆچی مەهەب پێدادەین وڵات پێش ماوە پوچی کۆڕۆنە زۆر بوو زغاری بخۆی لەو کۆڕۆنەی باشە ئەرێوە ڕاست بوو دکتۆر نەخێت تەمان شتیوان نییە نەگوتیان بەرگری لەشیان باشتر بە هیچ شێوەک ڕاستی نەدەکرێت نەخێر لە دنیا ئێستا پێ ئێڤیدنس بیس مدیسن یعنی دەبی هەموو شتێک دەلیلی هەبی ئێستا من مەثەلەن تەماشای ئەو تەلەڤیزیۆنی دەکەم درێم ئەو هایە ئەو هایە دەلیلم چییە؟ دەبی دەلیلم هەبیتن بە ڕقم بە ژمارە بە لە دنیا ئێستا بحوثی علمیش ئەوها نییە هەروەها دکتۆرێک دادەنیشم لە عیادی خۆمەڵە ئەوڕۆ دەکەسم دیت و هەمویان زغاریان دەخوارد و ئیلتیهابی سینجان هەبوو ئەوە نییە پلان دادەنرێ پلانی داڕێشتنی مەشروعی بەحسەکە زۆر دقیقە دوایە تەوزیع دەکەم برێن لە ئەمریکا لە 50 ویلایەتە دەرێن لەو 50 ویلایەتە لە هەر خەت ویلایەتێک دەخەستەخانە ئەو بەحسی بکاتن لە یابان ئەتوش بڕۆ ئەو بەحس عینی وەڕەقەیاندا عینی مەشروع لە لەندەن بڕۆ ئەوت بکە دوای ئەو پێ ماڵتی ناشنەڵ لە جێی زۆر کەسیش ئاگای لە کەس نییە هەر کەس دوای نەتایجەکان دەستەوە ناو کۆمپیوتەرەکەی دێن تەمەشای دەکەن بزان جغارەخۆر چەندی سەرەتانی گرتیە چەندی جەڵتەی دەدایە لەگەر جغارە نەخۆرەکان چەند فەرقیانەیە فەرقیان زۆر قەدەوەکە دەردەچێت ئەو هەمی خڕۆبیە هەنە دکتۆر ئەمە یەکەچی دەبینین پیرەمێردێک لە گوندەچی عمری 100 ساڵە جغاری خواردی چیە ئەوەی نابی بکەینە قودوەی خۆمان با پێنجی بینی بادەی ببینی ینی ئەوەش هەر نابتە دەلیل پیاسەکەمە برین باشە خۆمان تەشجیع بکەین بۆ لەگەڵیدا بۆ نمونە کەسێک کە تا جگەرە تەرک دەکات خۆت دەزانی ئاسان نییە کابراێک چەند ساڵە جگەرە دەشی بتی و بەیەک لەحزە بەپێی کەسەکان دەگۆڕێت چ شتێک هەیە لەگەڵ جگەرە کێشانەکە باش بێت بۆی لانی کەم زەرری جگەرە کێشانەکەی لەسەر کەم بێتەوە هیچ شتێک نییە هیچ شتێک نییە ئەو خزمەتی من هەبوو دەگو دکتۆرم زغاری دەخۆم بەس پاشان دەچم یەک ماستاوی لەسەر دەخۆمەوە هەمووی صاف دەکە خواردنەوە مەسن وەرزش و بابەتانە جیازی هەزمی ئەو دوو کەردەستە هەناسە نەبێژم هیچ شتە خۆش نەکەی با مەستاندرێ وەرزش شتیوە وەرزش باشە بەڵام بە زغارەکەی استفادەی وەرزشەکەی ناگەری یعنی کوی لەولایە درستی دەکەی لەولایەتێکی دەدەیەوە دکتۆر بەخۆی گوتی ئەمن زغارەکەشم جد دەدەمە قسەکانت ئەتوو پێم برێت تەواو وعدە چی بتە دکتوری دوایی بیدەما ئەم بڵێ بڵێ خوا نەخواستە دوور لە تو خوا نەخواستە مە ڕۆژان دەبین خزمەتی خۆم وابوو ڕۆژێک زغار هەر دغار بەجێمی نەدەکرد ڕۆژێک تەلەفۆنی کرد بۆی دکتۆرم دەکۆخم خین لە قورگم دێ بەس ئەمە نازم هەندە زەیتونی تیژم خواردی و چ خەتای وێ دەزانم هەنجەتی لە خۆی دەبین گوتم کاکە بەس بڕۆ ئەشعەچی لە فرانجێ بگرە و فۆری وەرە دەرچوو گرەیەکی ئەوەندە دوور لە حازریان لە سینجی دەرچوو ئێستا نەمای عەمرێ خوای کرد زغارە هیچ پاساوەکی لە بوو نییە برەی وەڵا باشە وەڵا دەی جارە قەیدی ناکە ئەگەر تو فکر لە خۆشت ناکەیت چە مندارتەیە فکر لە مستەقبەلی وام کە خوا نەخواستە شتێک دکتۆر هیچ بۆشی جگۆرە هەنە چ بۆشیە جگۆرە هەنە مەسەن نەخێر بە هیچ دەستی بدەدەی
بابينا باكيتات بقرا كاكا وهانيه هيك دخل او هانيه دكتور او هاي اتو دكتور انا بخاي باكس بيبريم بياي باش بياي باش الراوي يقدق او هنا بينا فهمني عشائري او هاي بس علم ونيه عليك علم كعلم من عشائري من عشائري يا دكتور ده علمك ما له خذ بيدي في تركه وي من نبي نخرج لكم دكتور وصل تقدسي امر كل هذا اجل بجيب راي خذ يلا هر زور منو بو هم او انا شي كذا انت تنصغاري دخل روجي بالضبط نازل باكيتوني مثلا بيزغاره يانسي مثلا اون ده سي صغاري دخوي باكيتا كوني باشا لو دادن باكيتا كوني روجي سي صغار دكا حفتي دو صغاري كم كوا باشا يعني اتو سن حفته ببازده حفته تقريبا بري او حفتي السي حفتش كبكا 28 حفتش كبكا 26 تقريبا ببازده حفته بري بابا 20 حفته تو صغار اللي بيش ساوي كتيا بتدريجي حفتي زارك دوقلي كم نك بري حمر روجي كم كوا بتدريجي حفتي دوقلي كم كوا تو معناه تو كون من دارتي لشير دكيا ويا كسك هيدي بخذ البيش ساوي دكويت اتو نرقلي دشي شمن يا زور كم او دي توري خوي بكاتو لا بخوي لا هرنا تشوشم او هرنا تشوشم أزمام سندري أتو جنزة شي قوز وريك بدايتي تمن صاحب مارو من داري دبيب أو فلاني من زي كاكا باك سبيم بخوي يعني من بعشايري يعني دكتوري أو زال خذ بريها رجل سردة ليك تعرف أري والله باشا دكتور برسيارة شديكا لا وعد يبدأ يلا أتو يقدق يلا دي باشا اسهل درن فيب مثلا دوكلنيا هلما باش باش شي زور دلين كا او زررينيا باشا فعلا او راسك زررينيا اگر ويدي كدا قتري دوكلا تا كاريغري لسر سيا كان هي بلام خو اويان دوكلنيا هلما اويان سونا كاريغري كدا قتري ابا قصي مني يستجواب الدم برو الانترنت سيرش تسندها حالتي نكر دريش كتب فر صدم ديث بي موت المفاجئ انا كفي في دخون لغنزان رويدايا قبل ما يزغاري انا والله رعام برسيار دكم بهيت شيوك او سائلي كلناو او تيوبي دا او سرخشيا او زيتا دستي بالكترونيا دستيتن دبت ماده كيميائي دبت ماده كيميائي دستسيكات كو بون من هر زيتا قتو بستي رون دك او روني كدا قرتسيتا ولا ساغريجن ك شي بيد او رونا كتقرتساو بهرم هم يرونا شرفن زي دكاتن ماده نيتروزامين دروز دبيتن وخانه شرفن دروز دكاتن زي اگر مثلا بون خدای تعالى باسي ما مستزاركت كباس ما كرت باس شير ما كرت لبنا صائغا للشاربي اگر شتي هو هبه خدای تعالى باسي ذكر ديقو او شتي والي بكرمال شتي وانيه نلا علم نلا شرع مواد كيميائيه كخوا داين نابي لبو خوارنوا همو زيان بخشه همو شرپن زي دروز دكا خين مين دروز دكا جيراني خوين بركان توري ساوتي كدا دوز شيربون دبيتن و نزوچي دروز دكا يعني شي خرافه دروز دكا كواتا هم جگرا هم نرجلا همو بابا تكاني بلا هموي خرافه زيان بخشه بلام اگه بلبندي بو بكي چون بلبندي بو دكي لا خرابترين يعني استفدر مثلا صغاري قديمي خوماني ودفترك خرابه صغاري بس فلتر بين السيجارات زور خرابه نرجلك زور خرابه فيبك حرب حساب خرابه باش تزقاري كون نفلتري بيوي نهيتي بيوي توتنا او هم خرابه نمقت خرابه نمقت يا باش خرابي يعني كذا قلت ريد باش ترى لا لو يديكا لبرسه لبر ئەوەی دووکەرەکەی ئەوەندە تامی ناخۆشە ئەوەندە پیسە ئەوەی زغارە خۆری پێشە هەلە دەوی بە کوردەواری خۆندی بەبای دەکرد هەلە دەوی فڕیت داوە دەێت نەیدەتوانی قوتدا ئەوەندە تیژ و تفتەوە چکە فلتەری نییە دوایش زمانی خۆی لەوانەیە توتن بووە ئێستا باوەڕ کە لەوانەیە ئەوانی کە دێدەزان زۆر توتن لەوانێت توتن نەبیتر ڕاست لەبەر شتی کە شتێ دەکەن دەرمانە تاتوکە سەورە کە توتنەکە مواد كيميائية تكره لو تام وبون أو خوشكاتنو أو كهري تعبني سيكاني رايجش راس هرخشة بعدم تازة كابرة هرد زجرة شيء تاوكو حلتش خوي دك عم دي تتم هي زجرة شيء وها قميل يدا هذا زاري حلتش خود كباسي خلص هتا بنبانة دبا يعني هرف
ئەوە چەند مامۆستایەکمان هەبوو لە لە وەختی دەبردی بووین هەندە گەنج بووینە مەژنمان نەهینابوو وتمان لێمان پرسی گوتی بەحسی ژن هاتە گۆڕی گوتی وڵای ژن دوونەوەن ئەمەش سەرما سۆمات جێمان گرتێ گەنجی گوتی هەیانە خراپە هەشیانە زۆر خراپە باش تێدا نەبوو کردێ سابات زغارش ئەوەی کە کەوتم خراپە و خراپترە و خراپتر هیچی باش تێدانی ڕێز و احترام هەیە لە بۆ هەموو خوشک و دایکانی خۆمان هەمیان بەڕێزن هەمیان باشن ئەگەر ئەوان نەبایە ئەمەش نەدەبوویت بۆ لە بۆ خۆشی محەممەدی وات بێژێنێت بژێت بۆ بچی هەندە دکتور بێژن خراپن و گەلک دکتور خۆ جگۆر کێش ئەزۆچی باسم کرد ئەو مێشکەی بەشەری ئەگەر دکتۆر بی غێر دکتۆر بی هیچ کەس بە کەس ناچیتن بۆچینی بۆ هەنە کەسێک هەیە پشیلەی بەخێو دەکا و لە باوشی خۆی دەکا و ماچی دەکەەوە نیە ئەمنیش لەوانەیە پشیلە لە دوور ڕابینم بدرسێم لی دوورکەومەوە یان سەگ ئینسانەکان بۆ چوونەکانیە دەگۆڕیتن ئێمە واجبی تو واجبی مە هوشارکردنەوەی بەڵام ناتوانین ئیجباری خەڵکەکە بکەیت دکتۆر سەر مەسەلا کۆریگەریە جگارێ و ڤەیپ و نەرگیلە سەر زەڵامی و توانایە جوودبوونی و سێکسی سەد خراپەوەت کە لاواز بەتیانژی تشتێکە سەبڵاو طبعاً چونکە ئەندامی نێرینەی پیاو بە خوێن تون دەبیتن کە خوێنبەرەکە گیرە تاو ئیشی خۆی ناکاتن هیچ شێوە تەسەڵ لە شەڕاین ینی خوێنبەر گیران یەک لە هۆکارە کوتمان جغارەیە کە ئەوە خوێن نەڕۆیشت سەدەی چەند کۆریگەری سرد کرد مەسەڵەن نازانم لە سنسبەی لە ستا ئەوەندە نییە بەڵام چەندی پرسیاری مهم لۆتان دەکەم کاکە خوا من خێزان هەر نیمەوە نییە دکتر وەرە پیاوی باش بە لەنا ئەو مەجلیسەی چەند برێ خراپە بەڵام وچی کابرای گوتمان عمری 100 ساڵ و زغاری دەخوا ئەمە نازانین برێن ئایا ئەوە چەند کەس ئەو های لێدە چەند کەس بەڵام بە شێوەیەکی گشتی هیچ دراستەك نییە برێ لە بۆ هیچ شتێکی باشە هەموو بهنەوەی گەلە پیسە بەختێ خودی وڵی دکتۆر قەیسی وشک هەیە ئەوە فستق و هەر مەوزعی بگۆڕە هەر مەوزعی بگۆڕە بۆ خوای وعددان دەبی پێوەی پابندبی ئەمنیش میزاج و وەزعی من نەئی وعددانێ نەهیت بەس ئەمن هەر بەخۆم لە بەرنامەم هەیە پلانەی بە تەدریجی ئەگەر هەر کاتێک ویستم بیکەم ئەو ڕێنمایە لە گوێ تاو لە مێشکمە هەر کاتێک ویستم بیکەم ئەمە تەرکم کردیە جارێک یەک ساڵ تەرکم کرد بەس کوچ ئەوها تەرکم کرد تاوە فرەمدە بڕاب کە وەخت بشێت بوو ینی زۆر ناخۆ یەک ساڵ تەحملم کرد ئاخری یەک جار هەر گوتم بەس لە بۆ پاکەتەکەم کڕی فرەمدا ئەوی دیکە یەک جگەرم لێ کێشە هەر ئەو کێشانە بوو توش بوومەوە حەزیان لە کامە قسەی خۆم کرد وعدی خۆمدا دا زغارتر ئەم دەخۆ ئێستا ناخۆ آخر والله مادەم بەدەستی لە ستۆدیۆی ناخۆم هەتا وعدم دەبی پابند بم پێوەی لۆیە بەس هەر کاتێک لە بەرنامەم هەیە یعنی کە بمەوێ بەڵام هەر کاتێک کە ویستم ئەو ڕێنمایەت باشترین ڕێنمایە تا ئێستا گوێم لێ بێ وا دەکەم ئینسان دەبی ئەوڕۆ تەمەشانەکە گەنجی لە سەر سەحەتی خوا نەخواستە ڕۆژێک بە جغارەی بکەوی سەرجێ و ڕەزیل بی بەخوای منداری خۆت بێزار لێت کابراایەتی بەشەری وایە کابراایەکی جگارە پێلا شینەوەی تۆفکۆ بخۆ بجە پشتنگی هەم تۆفێک خارن ماڵە خۆ خراپی با بدۆشمە سەر جگارە کێشانێ تۆفک یانێ گولە ڕۆژە سەکی وسای مەسەنەن بخۆت پێوەمژیل بە جگارەش بیرایی بچ بە تۆفکا بخۆم خۆی نارم بە تەدریجی ئیدمانەکەیە تو دەبی بە تەدریجی وازی لێبینی خزمەتی خۆم دامەی دەکرد مامۆستا زین دامەچیە زغاری تەرک کردبوو هەر لیان دەبردەوە هەر دەی دۆڕات وڵات تووڕە بگوتی کا زغارەکەم لە بینین مێشتیشی وڵ ئەوجە بردیەوە دەستی بە زغاری کردەوە بۆ ئەوێ جگارەت کێشتن خراپە ئەوێ پڕەخ جگار کێشی فە دیکێلاوی بێت یان ژیل کافتریەکە ترینتە خوار هەمی دیکێلان نەرگیلەیە هەمین خراپی بوویژی کە یان قوڕ بە سەرویش دەبیت ئەرێ بەخۆ ئەوە لە ناحەی طبی پێ دەرێن پاسیف سمۆکر یعنی بەغێر مباشر یعنی مەثەن برین داک یان باب زغاری دەخوا زستانە لە گوندیە دەرکە و پەنجەرە قەپاتە منداری گچکرد ناولان چێە ئەو مندارە ساوای چ زەمبی چیە ئەو هەموو دووکەرە لەو ژۆری پەنجی دایتەوە هەمووی دەستە ناوسیەکانی بێزەمیر ئەنی ئەو مدارە دەرێ مستەقبل تووشی ڕەبووی دەبێت تووشی التیاب قەسەبات دەبێت تەوسیع قەسەبات دەبێت کە زغارەشی نەخواردێ بەس لەو بیئەیە کە تێدا ژێ کاریگەری تێدا دەکاتن لەبەرەوە زۆر زۆر خراپە
تندرستي هەرە بۆش بوت شڵ برۆی مژ لی فۆخنێتە هێدی دەست بێ انشاءالله گەلە خۆشحاڵ بین سەهرد و چاوە گەلەگەلک مەمنون شتێکت تایبەت تەش مامۆستا دەشتی هەیە بخۆم حەزم زۆر لە دەنجیتی ماشەڵڵا ئەپعام شتێکی تایبەت نینە ینی شتێکی خۆشمان لەو بری و دەڕۆم خوایا من چی بکەم بۆ عەشقی نەبی خوایا من چی بکەم بۆ عەشقی نەبی تەنها وەردەکەمە و دڵم تر نەبی تەنها وەردەکەمە و دڵم تر نەبی خوایا ڕەحمکە ئەمن مردوومە یا خوایا ڕەحمکە ئەمن مردوومە بۆ دیداری ئەو زۆر زۆر تێنووەمە بۆ دیداری ئەو زۆر زۆر تێنووەمە خوایا من چی بکەم بۆ عەشقی نەیاوی خوایا من چی بکەم بۆ عەشقی نەیاوی تەنها وەردەکەمە و دڵم تێر نەبێ دخيلك يا رسول الله ويشفع لنا يوم الحساب دليل عالم صلوات يابا محمد نور عيني يا محمد نور عيني عالم يا عالم والله يا ببايت الليل بايت الليل وهمومي علي وعلينا وعلى وحبايبي يابا وعلي علي يابا يابا والله يا دار ويا دار يا دار وشدش يا دار دليني والله يا دار وشدش يا دار دليني دليني وعالساكنين ارحل وين وين خبريني انا من كثر صفر دمع انا من كثر صفر دمع ما وجذب عيني وعيني يا عالم يا عالم وعيني يا باه يا باه وعيني والله يا دار بيت النبي صلى وأقام الليل يا باه يا باه يا باه صلى وأقام الليل أما تنسى ذلبين اي هرهبي يا اخوة يا اخوة دست خوش بي اي ما شاء الله كلام كله وكاكتر قلت عربي بارك الله من زور خوش براستي
وقت خوي لبصرة أبو زلنا سيارة بخت خوي بيان هبو بيان قد دقنا زفيه سيارة دور دريج قديم بوش بسطي قديم حتى هذا جيشنا بصرة إلى بغداد تا بصرة بحر ساعاتي هم أو نوع قوريات ياد قاري لو كات ياد قاري فراقيات بياد قوريات خوش بيراتنا كاك محمد صندق ما صار دقة 3 دقائق كاك روجقار او جا شعر تاشا فاش شنو والله الشعر تازه درن سبيني لبوتان دارم نابي والله اوروبي باجيش سبي اتاو سبي يلا ام خاطر خو زينه ما دكتور يجي خاطر خو انقد بيك باش قال خيراتي دكتور قال استخوش زور سباس او دانت كدو شيفو الشاشه جوتا بيشكش كرن وحاضر كن ما بابا كي ما يجي بيشكش كن نو خذ لي بين ام دي خاطر اما خو حافظ خو كاين والله انا والله تو اورو اوروش ما بيشكش كن كاتج خوشتان هبيت خواتان لقل السلام عليكم باشي خير وبركة وصحة بالدعاء ما بكن بو ايكو بكن بو عزيزات خو بكن ديروا نزيكات خو ساخو مريات خو هلا والله